بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە ڕۆژێکی تری گەوهرستانەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە بە خزمەتەوەی ئاز و خۆشەویست گەیشتینەوە لە گەوهەری 27م کە شەوەکەی شەوی 27 و شەوێکی زۆر گەورە و مبارەک بۆ ڕۆژەکەشی ئینشاء الله ڕۆژێکی پڕ لە بەرەکەت و پڕ لە خۆشەویستی و پڕ لە مەحەبەت و پڕ لە زیکر و یادی قورئانە بێت و هیوادارم ئینشاءالله ئەڵقەی ئەمڕۆمان ئەڵقەیەکی زۆر تایبەتە بێت لە خزمەت برای ئازیز و خۆشەویستم مامۆستای خۆشەویست مامۆستا عەباس. پێم خۆشە جنابیان ئاماژە بە تەوەرەکان و وەرەکانی ئەمڕۆ. مامۆستای بەڕێز، سڵاوتان لێبێ بینەرە بەڕێز و خۆشەویستەکان. خۆی گەورە بەرەکەت بکاتە تەمەنی هەمووتانەوە، خۆی گەورە پەرستش و تاعەت و عیبادەت و ڕۆژی مانگی ڕەمەزانی لێ وەرگرتە بن. اللهم آمین. بەتایبەت ئەم شەو کە سەیری مزگەوتەکانی هەرێمی کوردستانت دەکرد جەنابی مامۆستا، زۆر دڵخۆشە بووی. دڵخۆشە بووی بەوەی کە زۆر ئاوەدانن، زۆرینەی خەڵک ڕووی کردوتە مزگەوتەکان، شەوەکان زیندووە کاتەوە لە خزمەتی قورئان، لە خزمەتی مامۆستایانی یاینی، لە خزمەتی بانخوازە بەڕێزەکان، لە خزمەتی قورئان، لە خزمەتی شەوانی قەدر، ڕوو بە ڕەحمەتی خۆی پەروەردگار دانیشتووە و دەیەوێ بە نیەتێکی ساف و بەدڵێکی پاکەوە ئەو خێرە گەورەیەی کە شەوانی قەدر هەیەی خۆی گەورە بەنسیبی. من زۆر دڵخۆش بووم بەم دیمەنانە کاتبینی زۆر ینی ئاوەدانی کوردستانت بە دڵ و دەروونێکی ئیسلامیانە و بە دڵ و دەروونێکی قورئانیانە ئەبینی. الحەمدولیلا، خۆی گەورە وەریگرێ ئینشاءالله. بینەرە بەڕێزەکان، ئێمە وەکو مامۆستای بەڕێز فەرمووی ئەمڕۆ لە 27هەمین ئەڵقەی بەرنامەی سی گەوهەر لە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستە بین بۆی بەرگە و بابەتە ناوازەکانی ڕۆژی 27هەمی ڕەمەزانتان پێشکەش بکەن کە گرنگترینیان بابەتی قورئانە. چۆن لە خزمەت قورئانە بین، چۆن پرۆژەیەکی وامان هەبێ بۆ فێرکردنی قورئانی پیرۆز، بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز، بۆ خوێندنی قورئانی پیرۆز، بۆ کۆکردنەوەی خۆشەویستانی قورئانی پیرۆز. دیارە پرۆژەکان هەن لە کوردستانە الحەمدولیلا جێگەی دڵخۆشین. بە تایبەت ئێمە پرۆژەیەکمان هەڵبژاردووە کە لە شاری چەمچەماڵی خۆشەویستەوە سەرچاوەی گرتووە و دروست بووە و ئێستا دەیەوێ کار و بەرنامەکانی خۆی فراوانتر بکات، تۆکمەتر بکە. ئێمە لەگەڵ ئەو بەڕێز و خۆشەویستانی کە ئێستا لە ستۆدیۆ ئامادەیان هەیە، بەڕێز مامۆستا ئەحمەد محەممەد، بەڕێز مامۆستا جەزا، بەڕێز مامۆستا ئەحمەد مەحموود و بەڕێز مامۆستا هونەر بە تێر و تەسەلی باسی پرۆژە قورئانیەکانیانەکەین، بە گەرمی بە خێراتنیانەکەین ئێستا لە ستۆدیۆ. مامۆستایانی بەڕێز خێرتان هێنابێ، بەخێر بێن سەرچاوەکان. وهروەها بینەرە بەڕێز و خۆشەویستەکان، بڕگەی دیکەمان هەیە ئێستاش شێفە بەڕێزەکان ئامادەیان هەیە لە شوێنی خۆیان و خەریکی دەستپێکردنی بەرنامەی ئەمڕۆیانن. بەخێر بێن شێفە بەڕێزەکان. ئێوەش بەخێر میوانەکانش بەخێر بێن. بەخێر بێن، هەموو بەخێر بن. ئەمڕۆ خواردنی بێجگەل لە مشیرینیە کە هەر پێمان خۆش و تۆڕتێکی یاوە ئەتیاری دروستکەین بە شکۆلاتاکرێ و لەگەڵ دۆخەوە خواردنی کوردی خۆمانە. چی ئەمڕۆ گۆڕیوتانە بە شیرینی؟ هیچ بەرنامەی پێمان خۆش بوو، بۆ میوانە بەڕێزەکانمان پێمان خۆش بوو ئینشاڵڵا، بۆ لەگەڵ پیتزاشە. زۆر پیتزاشمانە. دەستان خۆش بێ ئینشاڵڵا. کاک شێف نەریمان تۆ چیت لایە؟ سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی عەزیز و خۆشەویست، ئینشاڵڵا ڕۆژ و تاعەتی هەموو لای قبوڵ بێ. وەڵ ئەمڕۆ سوبێکی شوفانمان هەیە بە مریشک لەگەڵ پیتزایە و ئەم شیرینیشمان هەیە. لایەک بێت و لە خزمەتی ئێوە. زۆر باشە مامۆستای بەڕێز، دەست بە بڕگە و بەرنامەکانەکەین وەک هەمیشە لە خزمەتی قورئانی پیرۆزدا دەبین و بەڕێز مامۆستا هونەر
چنایەتێکمان لە قورآنی پیرۆز وەک دەستپێکی بەرنامە بۆ دەخوێنێ فەرموو مامۆستا بنەش فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء وأنذر الناس يوم يأتيهم العذاب فيقول الذين ظلموا ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونتبع الرسل أولم تكونوا أقسمتم من قبل ما لكم من زوال وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال وقد مكروا مكرهم وعند الله مكرهم وإن كان مكرهم لتزول منه الجبال فلا تحسبن الله مخلف وعده رسله إن الله عزيز ذو انتقام يوم تبدل الأرض غير الأرض والسماوات وبرزوا لله الواحد القهار وترى المجرمين يومئذ مقرنين في الأصفاد سرابيلهم من قطران وتغشى وجوههم النار ليجزي الله كل نفس ما كسبت إن الله سريع الحساب هذا بلاغ للناس ولينذروا به وليعلموا أنما هو إله واحد وليذكر أولو الألباب صدق الله العظيم دەستان خۆش بێ مامۆستا عەباسێمە ئەم میوانە بەڕێزانەمان حەزەکەین تەمان ئەمڕۆ زۆر تایبەتە دوو بەشی زۆر گەورە قسەی لەسەرەکرێ بەشی یەکەم کە مامۆستا بەڕێزانەیەکە گرنگی و فێربوونی لەبەرکردنی قورئانی پیرۆز و ئەو ناوەندەی کە هەیەە لە شاری چەمچەماڵ و یانەوێت چی بکەن لەو ناوەندەیە و بەرهەمی ئەو ناوەندە چۆن بووە ئەم چوار مامۆستا بەڕێزە کە تەشریفیان هێناوە زۆرم پێخۆشە حەزەکەین پرسیارێکەمان لە مامۆستا ئەحمەدەوە دەست پێکەین مامۆستا ئەحمەد محەممەد حەسەن کە ناسراوە مامۆستا ئەحمەد مەولەوی جەنابیان کە بانخوازن و بزانین فەزڵ و گەورەی قورئان چییە پێمان خۆش ئینشاءالله جەنابیان بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأمته ومن والاه گومانی تیانە قورئانی پیرۆز تاکە نور و ڕووناچی و ڕۆشناییە بۆ سەر زەوی کە خوای پەروەردگار لە چەند ئاەتی قورئانە خوای گەورە بە نور ناوی ئەم قورئانە ئەبات ئەو ڕۆشناییە ئەگەر
قورآن لابەری لەسەر زەویە هیچ ڕۆشناییەک نامێنێ کە ڕێگای حەق و باتیل بۆ خەڵک دەستنیشانکە. وەخوای پەروەردگار لە ئاەتێکی تری قورآنە بە فورقان ناوی بردووە. قورآن ئەو جیاکەرەوەیە کە یەفرق بین الحەق والباطل کە حەق و باتیل لێک جیا ئەکاتەوە. ئەگەر قورآن نەمێنێ لە هەموو سەر زەویە کەسێک نییە بتوانێت حەق و باتیل لێک جیا ئەکاتەوە. حەق و باتیل تێکەڵ ئەبێ لە زیهن و بۆچوونی خەڵکە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ خوای پەروەردگار بەهۆی ئەم کتابەوە کۆمەڵی خەڵک بەرزەکاتەوە بۆ ئاسێکی زۆر بەرز، هەر بەهۆی قورئانی پیرۆزیشەوە کۆمەڵی خەڵک دا ئەبەزن بۆ ئاسێکی زۆر نزم. گومانی تیان نییە ئەو خەڵکانەی کەوە بەرز ئەبنەوە بۆ ئاسێکی زۆر بەرز لەم دنیاەیە ئەو خەڵکانن کەوە لە قورئان تێ ئەگەن، ئەو خەڵکانن کە خزمەتی قورئان ئەکەن، ئەو خەڵکانن کەوە شەو ڕۆژی تەمەنیان داناوە بۆ خزمەتکردنی ئەم قورئانە پیرۆزە جا بە هەر ڕێگایەک لەو ڕێگایانەی کە خزمەتی قورئانی پێ ئەکرێ. ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەموویان بەیەکەوە خزمەتکاری قورئان بوون، بەڵام هەریەکە بە جۆرێک، هەریەکە بە ڕێگایەک. دیارە خوای پەروەردگار سنەتی وایە لەم کەونەیە هەموو مرۆڤەکان لە یەک ئاسیەکانین، لە یەک مستەوایەکانین، هەر سەیری هاوڵانی بەڕێزی پێغەمبەرکەین عەلەیهی سەڵات وەسەلام. خەڵکانێکی وەکو خالیدی کوڕی وەلید ڕەزای خوای لێبێ توانای نەبووە لە ڕێی علم و زانست و زانیاریە ئەسپی خۆی تاودا، بەڵام لە ڕێی جیهادێکە علم و لە ڕێی جیهادێکە ئەسپی خۆی تاوداوە کە خزمەتی بە ئەو جیهادە کردووە کە قورئانی پیرۆز فەرزی کردووە لە سەرمان. یەکێکی وەکو ئەبوو هورێرە ڕەزای خوای لێبێ توانیوێتی لە گۆڕەپانێکە ئەسپی خۆی تاودا کە گۆڕەپانی خزمەتکردنی فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە سەرجەمی فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەفسیرێکی عەمەلی و نەزەری قورئانی پیرۆزن. و هەروەها خەڵکانێکی وەکو عەبدوڵڵای کوڕی مەسعود و ئیبن عەباس و ئیبن عومەر و ئەمانە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شایەتیان بۆ ئەدا ئەفەرمێ قورئان لە زبانی ئەمانەوە وەربگرن. خەڵکانێکی وەکو ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح و مەعازی کوڕی جەبەل و ئەمانە لە بابی حەڵاڵ و حەرام و لە بابی مەواریس و هەر یەکێک لەمانەیە دیارە قورئان ڕەهەندی گەلێ زۆرە، هەر یەکە لە بوارێک ئەتوانێت خزمەتی بکە. خەڵکانێکش هەبووە بەڕاستی بە مادە بە پارە توانیوێتی خزمەتی ئەم قورئان و خزمەتی ئەم ئیسلامە بکە لەبەر ئەوەی خوای پەروەردگار لەم بوارەیە بەهرەمەندی پێبەخشیوە. دایکی ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای لێبێ دێتە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵێ پێغەمبەری خوا من ئافرەتێکی بێوەژنم، حەز ئەەکەم خزمەتی ئەم دینە بکەم، حەز ئەەکەم خزمەتی ئەم قورئانە بکەم، حەز ئەەکەم خزمەتی تۆ بکەم، خزمەتی پێغەمبەری خوا بکەم عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام نە پارەم هەیە بتوانم لە گۆڕەپانی جیهادا پارە سەرف بکەم، نە پیاوم و بتوانم شمشێر هەڵبگرم و خزمەتی ئەم دینەی پێ بکەم و دیفاع لەم دینە بکەم. تەنها ئەوەی شک ئەبەم ئەم منداڵم هەیە کە ئەنەسی کوڕی مالیکە لە تەمەنێکی 6 ساڵیە ئەمەیە ئەی پێغەمبەری خوا لە ماڵەکەی تۆیە گەورە بێ و خزمەتی تۆ بکە بۆەوەی ببێتە خزمەتکارێکی قورئان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لێی قبوڵەکە نافەرمێ جا ئەم مناڵە چییە من چی لە مناڵە بکەم، لێی قبوڵەکە و ئەنەس ئەبێتە ئەو پیاوە گەورەی لە ئیسلامە ئەتوانین بڵێن دووەم سێیەم چوارەم نەفەرە کە فەرمودەی پێغەمبەری خوای گێڕاوەتەوە عەلەیهی سەڵات وەسەلام دوای عایشە و دوای ئەبوو هورەیرە ڕەزای خۆیان لێبێ. لەبەرەوەی ئەم منداڵە بە ئیخلاسێکی گەورەوە هاتە مەیدان، دایکی ئەم منداڵە بە ئیخلاسێکی گەورەوە ئەم منداڵی بەخشی بە ئیسلام، حتا ڕۆژی قیامەت خەڵک باسی ئەنەسی کوڕی مالیک و دایکی ئەکا. خۆ ئەگەر ئەنەس نەبوایە دایکی ئەنەسی کوڕی مالیک ڕەنگە لە کولەکەی تەڕیشە ناوی نەبوایە. بۆیە بەڕاستی قورئان زۆر بە پیت و بەرەکەتە، قورئان زۆر گەورەیە، هەر کەسێ لە دنیاە بتوانێت خۆی یەکلایی بکاتەوە بۆ خزمەتی ئەم قورئانە خوای پەروەردگار بەرزی ئەکاتەوە. مامۆستا ئەحمەد قسەکانت زۆر تەواو و بەجێن و ئێمە میلەتێکی نەبێ ئەوا بیر بکەینەوە باش و زۆریش هەر لە بە ساڵاچوەکانەوە تا مناڵەکانمان بەهای ئەم قورئانە پیرۆزەیان زۆر بەباشی لایە الحەمدوللا، ینی ڕێز و حرمەت و پێزانین و فەزڵی گەورەی و ئەو بابەتانە. بەڵام سەرنجەکە لەسەر ئەوەیە کە لە ژیانی ڕۆژانەمانە ئەمە تا چەند جێی گرتووە ئەم فەزڵ و گەورەیە. مەسەلەن فەزڵ و گەورەی قورئانمان داوە بەسەر هەموو بەرنامە وەزعیەکانی تری دنیاییە، بەسەر هەموو سوزانم ئەو شتانەیە کە بەلا ڕێماندا دەبن.
بۆ نمونە فەزڵ و گەورەی قورئانە دەین بەسەر بەرژەوەندیەکانمانە ئەمە چۆن جێبکەینەوە لە دڵ و دەرونی تاکەکانە ئەمە گرنگە گومانی تیان نییە ئێمە هەتاوەکو باشتر لە قورئان حاڵی بین باشتر ئەتوانین فەزڵ و گەورەی قورئان لە ناو ناخی دڵمانە بچەسپێنین بەڵام بەڕاستی تێنەگەیشتن لە قورئان تا ڕادەیەکی باش تەسیری هەیە بۆ ئەوەی کەوا ئەو فەزڵ و گەورەیە لە ناو دڵی مرۆڤە بە تەواوەتی نەچەسپێ ئێستا سپاس بۆ خۆی پەروەردگار یعنی کۆمەڵێ هۆکار هاتوونەتە پێشەوە ئەو زمانە نەماوە کە خەڵک بڵێ وەڵام من بە ئاسانی لە قورئان تێناگەم بەڵێ چەند ساڵێک پێش ئێستا خەڵک لە لادەیەکە ئەژیا ڕەنگە لە ئەم سەری قورئان هەتاوەکو ئەو سەری قورئان کە قورئان 6236 ئاەتە ڕەنگە لە معنای تەنها ئاەتێکی بە تەواوەتی حاڵی نەبوو بێت بەڵام ئێستا سوپاس بۆ خۆی پەروەردگار زروفێک هاتوۆتە پێشەوە کە هەموو کەسێ لە ماڵەکەی خۆیە لە مۆبایلەکەیە لە قەڵەم قورئانێکە لە تەفسیرێک لەبەر دەستیا ئەتوانێت لە مانای قورئان تێبگا وە سوپاس بۆ خۆی پەروەردگار ئەم ناوەندی قورئان خوێندن و قورئان لەبەرکردنان لە زۆربەی زۆری شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی خۆمانە بە تایبەتی ئێمە زیاتر قسەمان لەسەر هەرێمی کوردستانە سوپاس بۆخوا ئەم ناوەندانە کراونەتەوە بەڕاستی هەر مرۆڤێک بتوانێت بە هەر ڕێگەیە کە ئەتوانێت خزمەتی ئەم ناوەندانە بکە خزمەتی ئەم مامۆستایانە بکە خزمەتی ئەم قوتابیانە بکە کە لە خزمەتی قورئانان ئەمە بۆ خۆی هەنگاوێکی زۆر گەورەیە بۆ ئەوەی ڕێز و احترام و تەقدیری ئەو قورئانە لە ناو دڵمانە جێگەی بێتەوە جا هەر یەکێ لە ئێمە چۆن ئەتوانێت بە خزمەتی خۆی بکە ئەوەی خوێندەواری هەیە ئەتوانێت لە قورئان تێبگا بە بڕۆلەی تێبگا ئەوەی ئەتوانێت لەبەری بکا با لەبەری بکە ئەوەی ئەتوانێت بە تەواوەتی قیراءەتەکانی مەزبوط کا بە مەزبوطیکە ئەوەی کە خوێنەواری نییە و هەموو ئەمانەی نییە ئەتوانێت دوانەکەوێت لەم کاروانە ئەتوانێت لە خزمەتکردنی قورئان و لە گەورەوە و بەڕێز ڕاگررتنی قورئان دوانەکەوێ ئەویش بەوەی ماڵت هەیە بە ماڵ وەرە خزمەتی ئەم قورئانە بکە خزمەتی ئەم ناوەندانە بکە کە مامۆستایەک دەرسی تیا ئەڵێتەوە وانەی تیا ئەڵێتەوە بە سەدان قوتابی لەبەر دەستیا پێ ئەگا خۆ ئەم خەڵکەی کە ئێستا ئەوە ماوەسا هونەر ئەو قورئانەی خوێندەوە ماوەسا ئەحمەدەی خوێنێتەوە ئەمانە لەسک دایکمانە فێر نەبووینە لە منداڵیەوە وردە قۆناغ بە قۆناغ لە خزمەتی ئەم ناوەندا قورئان خوێندانەیە سوپاس بۆخوا قۆناغ بە قۆناغ خاتون تا گەیشتونەتە ئەم مەرحەلەیە بەس طبعا ماوەسا ئەحمەد دەستەکان خۆش بێ ڕەبی خۆرزات هەماتۆ حەزەکەم پرسیار لە ماوەسا جەزا بکەین ماوەسا جەزا ئەحمەد ساڵح کە جنابیان بانخوازن و لە شاری چەمچەماڵەوە تەشریفیان هێناوە بڵین کاتی خۆی ماوەسا خەڵک بە شێوەیەکی سنووردار فێری قورئانە بوو لە حوجرەیەکە فێری قورئانە بوو یان لە بەعزێ ماڵە هەندێ ماڵ ئافرەتان زۆر بە جوزئی ئەویش ینی هەبووە بەڵام ئێستا طبعاً زروفەکە زۆر گۆڕاوە و پێویستی بەوەیە کە گۆڕانکاری گەورە بکەین ئێمە لە ژیانی خۆمان وەکو دیندار وەکو مسلمانان و شێوازی فێرکردن و تعلیمی قورئان لە هەموو جیهانە گۆڕاوە و الحەمدوللا ناوەندی زۆر گەورە لە جیهانە هەیە ئێمە وڵاتێکی وەکو لیبیامان هەیە سیرکەن ژمارەی حافظ قورئان چەندێکە لە لیبیا ژمارەی حافظ قورئان لە وڵاتێکی وەکو تورکیا وەکو میسر بەڕاستی هەموو وڵاتەکان دەستپێشخەری زۆر گەوریان هەیە ئێمە چی بکەین ماوەسا جەزا بۆەوەی کە ئێستا جەنابتان سەرپەرشتی پرۆژەیەکی گەوراکە لە شاری چەمچەماڵە کە پرۆژەی حکمەیە ناوەندی حکمەیە طبعاً ئەم پرۆژەیە سپاس بخوا لە هەموو شارەکانی کوردستانە و دەستی باشی هەیە بەڵام چەمچەماڵ ڕەنگە خەڵکێکی پەرۆش و بە خزمەتی قورئان زۆر هەبێت حەز بکات لەو ناوەندەیە بخوێنێ بەڵام مەجالەکە کەم وەکو حوجرەکەی جاران شوێنەکە بچووکە چیەکەن بۆی کە ئەم پرۆژێ گەورە بکەن و جەنابتان خاونیم بیرۆکەی یاخودم بیرۆکەی چۆن دروست بۆ لای جەنابتان باسی پرۆژێکمان بوو بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله خۆی گەورە پاداشتان باتەوە وەڵام ماوەسا عەباس باسی 6 کرد ئەوە جێ دڵخۆشیە خوا پشتیوان بێ بەڵێ نەدەین بەخوای پەروەردگار و بۆ میلەتەی خۆمان دەستی لێشل نەکەین بۆ هۆشیاری ئیسلامیە بەو گەرم و گوڕیە لە دینداری لە ڕووکردنە مزگەوت لە خۆشەویستی دین لە خۆشەویستی قورئان لە خۆشەویستی ئەخلاق وەک لەوە کۆنیشە وتراوە هەر کاتێک کە دەرگای قوتابخانێکە کرێتەوە دەرگای زیندانێک داخرێ کوردستان خوا پشتیوان بێ ئەکەین بۆ بەهەشتەی کە بەهەشتی دەروون بەهەشتی تەبایی بەهەشتی بەختەوەری یەک ڕیزی و تەبایی و خۆشەویستی بە دین و بە ئیسلام بە گرێدانی دنیا و دوا ڕۆژمان خوا پشتیوان بێ ئینشاءڵڵا ئەو بیرۆکەیە من لەگەڵ براو خوشکەکانم ئەتوانم بڵم چەند ساڵێکە
ئێمە گەڵاڵیەکەین وەکو جەنابەت فەرمووت لە کۆنا حجرە هەبووە حجرە بەس بوو بۆ ئەو کاتە دوجار ئێمە لە سنووری خۆمان چەند ساڵێکە ناوەندمان هەیە چەندین ناوەندمان هەیە لە ناحێ و قەزاکان و دەوروبەر لە شارەکانی تریش هەن بەڵام ئەم ناوەندانش دیسان بەز نەبوون قورئان زۆر لەوە لایەقتر و شایەنترە کە خزمەتی کەین کاری باشیان کردووە بەڵام بەس نین تا قۆناغێک هات بەڵام پێویستمان بەوەیە زیاتر گەنجەکانمان لاوەکانمان مناڵەکانمان کە فێرمان کردوون اینجا ماهیریان کەین و مسلحیان کەین مدەڕەبیان کەین پێشکەش بە کۆمەڵگەیان کەین بەس نەبوو لەو قۆناغەیە ژینگەی باشتریان بۆ بڕەخسێنین بەداخەوە خۆتان نەزانن حکومەت کەمتر خەمە لەم بوارە ئەیەوە ئەی دوجار حکومەت هەڵنەسێ بە ئەرکی خۆی لایەنی پەیوەندیدار هەڵنەسێ بە ئەرکی خۆی ئێمە سیرکەین تێڕابمێنین تەمەەن ئەڕوا بەسەر ئەچێ بۆیە پشت بەخوای پەروەردگار دەستمان پێدا وەکو ئەزمموی کۆمەڵە ناوەندمان کردەوە کە ئەم ناوەندانە قوتابیەکان ئاهاتن تا قۆناغێک سیرەکەین ئەم قوتابیانە حەز و خولیا و ئارەزویان بۆ دروست بڵام ژینگیان بۆ نەڕەخساوە وەکو ئیبینن لەم بەرنامەی گەوهەر ڕۆژانە گەنجە هات لێرە جۆبیستی بووین ئەو هەموو دەنگە خۆشە لە مزگەوتەکان دەرکەوتن ئەمە ئەرچی ئێمەیە مژوریان لێ بخۆین ئەرچی ئێمەیە توانەکانیان زیاتر برەو پێ بدەین بۆیە ئەم ناوەندێکی گەورە ئەبێ لە چاو سنوورەکەی خۆمان چاو دەسڵاتی ئێمەیە بەڵام بەڕاستی ئەمە بە ئێمە دەمێکە خەریکین بە ئێمە تەواو نەبوو بۆیە ئێمە ناچار هانامان هێنا بۆ مسلمانان پێکەوە دەستبار بین چونکە ئەم دینە دینی هەمووانە ئەگەر مامۆستا لێرە وەقفەیەکی بچووکیش بکەین لەوەی کە کردوتانە شتێکمان پێ بڵێن بۆ منە لە ڕووی ژمارەوە لە ڕووی چۆنیەتیەوە لە ڕووی جۆریە و ئیشتێکە کردوتانە لەو ناوەندانەیە کە باستان کردن تا ئێستا بتەوێ هەنگاوی گەورەتری پێ هەڵگری ئەو ئیشێکە کردوتانە هەندێک ئەتوانم بڵێم هەتا ئێستا ئەو قوتابیانی کە فەرمین لە سەروی 3000 بێ هەر لە سنووری بەڵێ ئەم 3000 چیان لەگەڵ کراوە چیان فێر کراوە لە زۆر مناسەبات تواناکاریان دەرخراوە ئەتوانم بڵێم کە ئێستا ستودیۆکە دیارە دەرفەتی ئەوە نەبووە ستودیۆکی تایبەتە ئەوە دوو لەو مامۆستا بەڕێزانە کە حافظی قورئانن ئەوەی شەکە لەو بەرهەمانە بەڵێ مامۆستا هونەر مامۆستا ئەحمەد و دەیان مامۆستای ترمان هەیە کە الحەملا لەو ناوەندانە هەموو قورئانیان لەبەر کردووە و قیرائەتە جیاوازەکانیان خوێندووە خزمەتی جۆراوجۆریان کردووە و دەیان باوکو دایک هاتوون دوعای خێریان کردووە شایەتیان داوە لە ڕووی هەڵسوکەوت و مامەڵەیان کە گۆڕانکاری بەسەرا هاتووە خزمەتی الحەملا بەرچاو کراوە بەڵام ئێمە بەوەندە ئیکتیفا ناکەین تموحی گەورەترمان هەیە کۆمەڵێک گەنج و لاوی ترمان بەڕێوەیە کە ئەمانە تواناکانیان زیاتر دەرخین و باشتانەوێت چی بکەن هەنگاو بەرەو کوێ هەڵگرن ئەوەی کە مەبەستانە بۆ نمونە مەسەلەن پرۆژێکی گەورە ناوەندێکی گشتی گەورە لە چەمچەماڵ دروست بکەن بۆمان باسکەن بزانین چی و چی لەخۆ گشتان لێ کردو ماوەسا ینی ئایا بە شێوتر ماوەسا بە پرسیارەکەش بکەین ئێوە ئەو ناوەندە دەستان کردەوە بە دروستکردنی ئایا بە تەنها بە خۆتان دروستەکرەیە ئەتانوێ مسلمانانی یارمەتی دەربن بۆ کۆمەکیکردنی ئەو پرۆژە گەورەیە کە دەستا پێ کردووە خۆ پاداشتان باتەوە وڵا دەمێکە ئێمە دەستمان پێ کردووە چەند ساڵێکە ینی خەریکە تووشی ئیحراجیش ئەبووین لەوەی خەڵکێک چەندجار دووبارە هاوکاری کردبێتین بەڵام هاوکاریەکان بەس نەبوون لە ئاستی ئەو پرۆژەیە کە پرۆژەکە گەورەیە مەساحەکەی تقریبا نزیکەی 1000 مترەکە وەقف کراوە بۆ ئەو ناوەندە 5 نهۆمە بەپێی ئەو دیزاینی کە دانرا و نەخشەی کە دانراوە دیارە هەموو حساباتێک بۆ بەپێی ئەو ستاندەری کە لە جیهانە هەیە کە لە وڵاتانی تر هەن ئێمە سیرمان کردووە متابعەمان کردووە لە لیبیا لە سعودیا لە شیشان کە قوتابخانەی تەحفیز هەن ئەمانە چۆن قورئان لەبەرەکەن حتا حساباتی ئەومان کردووە ئەگەر خوا تەوفیقدا و مسلمانان هاوکاریمان بکەن شوێنی مانەوەش بۆ قوتابی دابین بکەین بەڵێ وەکو داخلی و خواردن و پێداویستیەکانی قوتابی کە بۆ زیاتر بمێنێتەوە ئەو ئەرک و واجباتانە هەر لە ناوەندەکە جێبەجێ بکە ئەرکی پێ نەسپێرین بۆ ماڵەوە ئێمە حساباتی ئەوانەمان کردووە چونکە ئێمە ئەزانین لە کۆی ئەو هەزاران قوتابی هەمانە هەندێک قوتابی ئەگاتە هەندێک قۆناغ تەنها ئەوەندە ئێوە ژینگی بۆ بڕەخسێنی چونکە هەم دەنگی لەبارە و هەم بۆ خۆی تامەزروەیە و حەزی هەیە کە سوکاری هاوکارێتی ئەوەندەی ئەوێ ئێمە بڵێن فەرموو ئەوە ژوور ئەوە ناوەند ئەوە مامۆستا ئەوە پێداویستیەکانی قورئان لەبەرکردن ئەوە کات جەنابەت
فەرموو ئەرکی خۆت جێبەجێ بکە بۆیە ئەو ناوەندەی ئێمە وامان نیازە خوا پشتیوان بێ حتا قوتابی تر لە غەیری سنوورەکەی خۆشمان وەربگرین چونکە حسابی زیاد لە 100 ژوورمان کردەوەی بیناکە شتێکی لێ دروست کراوە ماوەسا شتێکمان لێ دروست کردووە هۆڵی ژێرەوەی تەواو بووە هەند لە هەندێک لاوە تقریبا 3-4 قاتی کراوە بەڵام بەس نییە بۆ ئەوەی کە لە ڕابردووا کراوە تەواو نەبووە ئێمە ئەمانەیە شتێکی بێ سەردەمیانە بێ جەنابەت ئاماژەت پێدا لە زووە حجرەیەک بەس بوو بەڵام لە ئێستا ئەو هەموو وەسائلەی خڵافاندن و ئەو هەموو وەسائلی تەرفیهەیە هەیە بەس نییە بۆەوەی گەنجێک لە ژوورێکا کە لە کاتی سەرمایە زۆپەیەک نەبێ لە کاتی گەرمایە فێنکردەوەیەک نەبێ ژوورەکە مڕیح نەبێ ستودیویەکی نەبێ وەکو پێویست نەبێ ئەم گەنجە دڵی لی نەپشکێ ئەم گەنجە ئێمە ئەمانەوێ بە شێوازێک بێ ئەم لاوە ئەم گەنجە ئەم کچە ئەم کوڕەکە هاتە ئەوێ حەز نەکا بڕاتەوە یعنی ئەوەندە ژینگەیەکی لەباری بۆ بڕخسێنین جەماوەسا من ئەمما لە شۆ بۆ دروست بوو لە کاتی خۆیە من سەردانێک دوو قوتابخانی تایبەتم کرد ینی ئەم بینی خەڵک بەس بۆی مناڵەکەی فێری زمانی ئینگلیزی بێ ئامادە بوو هەموو ساڵێک 5 ملیۆن 3 ملیۆن 4 ملیۆن بدا بەڕاستی زۆر خەفەتم ئەخوارد ئەو باشە بۆ خەڵک ئەو نە تامەزروێ لە گیرفانی خۆی هەموو قوتابخانەی حکومی هەیە بەبەلاشە بەڵام بەس دەبەرەوەی مستەقبلی مناڵەکەی نەفەوتێ ئامادەیە ئیجا وەرە 6 ساڵ لە بنەڕەتی و ناوەندی و لە ئامادەی و ئەهموو پارەیە دوایش احتیمالە پەروەردەکەی زۆر مەزبوط نەبێ و بێ بە دکتۆر و دکتۆرێک نەبێ خزمەتی میلەت کا ببێ بە مهندسێک و مهندسێک نەبێ وەکو پێویست بێ بۆیە وتم وەڵڵاهی قورئان زۆر شایەنترە زۆر شایستەترە کە ئێمە ژینگەیەک تەلارێکی بۆ بسازێنین کە منداڵەکان دڵیان لێی بپشکێ حەزیان بۆی دروست بێ مامۆستا ئەحمەد ئەگەر جەنابش ئیزافەیە بخیتە سەرەوەی کە مامۆستا جەزا باسی کرد ئەو هیممەتەی کە لە ئارادایە بۆ پشتیوانی ئێوە بۆ تەواوکردنی و پرۆژەی کە لەسەر شاشەکە هەندێکیمان بینی لە ڕووی مادی و معنەویەوە چەنە لای ئێوە وەڵاهی ئێمە ئومێدی زۆر گەورەمان هەیە پشتیوان بەخوای پەروەردگار دەستمان داوێتە هەر ئیشێکەوە بە ئیزنی خوا دەستمان داوەتێ وڵە پشتیوانی خوا ئینشاءالله داوای بەرەکەتیشمان هەر لە خوای پەروەردگار کردووە سوپاس بخوا هەتا ئێستا هەر هەنگاوێکمان نابێ بە پاڵپشتی خەڵکی خێرخوازی کوردستان بەعام بەڵام بە تایبەتیش خەڵکی دەبەری چەمچەماڵ بە تایبەت سوپاس بەخوای پەروەردگار پرۆژەکان سەرکەوتوو بوونە هەتا ئێستا سوپاس بخوا هیچ پرۆژەیەکمان نەبووە لەبەر بێپارەی پەکی کەوتبێ ئەمە ئومێدی بە ئێمە بەخشیوە ئەمەی ئێمە دەستمان داوەتێ ئەم ناوەندە پارەیە زۆرێوێ لەبەرەوەی وەک مامۆستا جەزای ئیشارەتی پێکرد نزیکەی 1000 مەتری مربعە و بینایەکی 5 قاتە و مەسرەفێکی زۆر زۆری ئەوێ کولفەیەکی زۆر باشی تێ ئەچێ بەڵام بەوەی کە هەتاوەکو ئێستا لە خەڵکی خێرخواز بینی ومانە ئومێدی پێمان بەخشیوە ئومێدی پێمان بەخشیوە کە ئینشاءالله بە پشتیوانی خوای پەروەردگار یارمەتی دەرمان ئەبێت ئەم پرۆژەیە سەرکەوتوو ئەبێ بەڵام ئیتر خۆمەرج نییە بە مانگێک بە 2 مانگ بە 3 مانگ ئێمە تەوەکەل بەخوا دەستی ئەدەینێ و ئەڕۆین هەتا چۆر بەدەستمانەوە هات ئەڕۆین ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ لە سجن نابوو لە زیندان نابوو حرەسەکەی ئەجێڕێتەوەڵێ هەر کاتێک کە بانگی ئەدا ئەیوت حەیە عەلە السەڵات حەیە عەلە الفەلاح ئیمامی ئەحمەد هەڵ ئەسا و ئەچوو دەستی ئەدایە قاپێکە ئەوە سووری شەزانێ قاپێکە داخراوە دوایی ئاوای لێ کرد قاپێکە قفڵێکی پێوەی ئەگەڕایەوە لە شوێنەکەی خۆی نوێژەکەی کرد ئەڵێ ڕۆژێ نەبوو 2 نەبوو 3 نەبوو زۆر بەلامەوە سیر بوو وتم ئەم پیاوە سوور ئەزانێ ئەم قاپیە داخراوە کە ئەڵێ حەیە عەلە السەڵات بۆ ڕۆپە لەمار قاپێکادا ئەڵێ ڕۆژێکیان لێم پرسی وتم وەڵی من زۆر سەرسامم بەم کارەی تۆ تەئکیدی قاپێکە لەسەر داخراوە بۆ لە شوێنەکەی خۆت نوێژەکە ناکەی ئەچی دەرە پەلەمار قاپێکا دێت و اینجا ئەگەڕێیتەوە ئەڵێ من خوای پەروەردگار کە بانگ مەکە حەیە عەلە السەڵات لە شوێنەکەی خۆم نوێژەکە بکەم لە قیامەتە محاسبە مەکە ئەڵێ ئەی ئەحمەد لە شوێنەکەی خۆتەوە تا قاپێکە خۆ مەجالت هەبوو بڕۆی بەڵێ قاپیت لەسەر داخراوە بەس خۆ تا قاپێکە کەس ڕێگەی لێ نەگرت بووی من ئەوەندەی توانیم ئەم 4 هەنگاوە بەدەم بانگەکەی خواوە هاتم جا خوای گەورە خۆی علمی پێیە کە قاپێکە داخراوە و عذرم هەیە لێرەیە ئەگەڕێمەوە لە شوێنەکەی خۆم نوێژەکەم مەکەم بۆیە هەتا 20 ساڵی کەش زیندان بم هەموو حەیە عەلە السەڵاتێ من ئەو هەنگاوانی مەجالم هەیە ئەڕۆم ئێمە لەسەر ئەو نەهجە ئیشەکەین ئینشاءالله ئەوەندەی ئومێدمان هەبێت ئەڕۆین لەگەڵیا جا ئەگەر ئێمەش بۆمان تەواو نەکرا خۆ بەیانی ئێمە ئەمرین بەڵام جیلێک دێ لە دوای ئێمە تەواوی ئەکا و ئەچێتە ناوی و بە پشتیوانی خوای پەروەردگار ئەم
مەدرسەی ئێمە دەستمان داوەتێ ئەم ناوەندەی ئێمە دەستمان داوەتێ بە هەزاران قوتابی قورئان ئەگرێ نەک یەک و دوان وسیان ئومێدمان هەیە پشت بەخوا لە عمری جەناب شتانە و زۆر زوو مسلمانان بەدەم ئەم بانگەوازە خێریە گەورەوەیەن و حەزەکەین ئاماژەیە بۆ بکەن جنابیشت و هەروها ماوەسا جەزایش ئەگەر مەجالتان هەبێت ئەم ناوەندە بە تەمان چەند قوتابی بگرێت ماوەسا باسی 100 ژووری کرد کە ماشەڵڵا زۆر ینی لە هەمان کاتا ئێوە بۆ هەردوو ڕەگەزەکە هەمتر خوشکان و ئافرەتان و هەروەها پیاوان و کوڕانیشانی ئەم ناوەندەکەنەوە ژمارەی خوشکان چەندێکە بەدەمەوەبوونیان بۆ ئەم پرۆژە گەورەیە لە شاری چەمچەماڵە ئەو ڕەگە ماوەسا جەزا زیاتر خەریتەوە نەخشەکەی لایە ئێمە زیاتر ئەم ناوەندە ئاسێکی بەرزتری ئەبێ ئەگەر پۆلێنی کەینۆک و زانکۆیەک خەریجی ئەو ناوەندانە هەچە لەم ئەزمونێکی تازەیە احتیمالە گۆڕانکاریشی بەسەرا بێ چونکە دوجار ئەو ستافی کە ئیدارەیەدا ئەو مدیر و بەڕێوبەر و ئەو خەڵکەی کە لەوێن لەو ناوەندە لەوێ گۆڕانکاری بەسەر میکانیزمەکەی بێ بەڵام هێڵە گشتەکەی عمومەکەی وایە ئەو قوتابیانەی کە خەریجی ناوەندەکانە بن لەوێ وەرئەگیرێن و شوێنوڕی تایبەتیان بۆ دابین ئەکرێ ومێ دەکەین ڕێژەیەکی زۆر باش ئیسا عەدەدێک بڵێم دوجار لەگەڵ دەرەنجامەکە یەک نەکاتەوە بەڵام بپێی ئەوەی کە ئەزمونێکی تازەی لە سنوورەکەی ئێمە ومێدی زۆرمان پێێتی ئینشاءڵڵا بۆ هەردوو ڕەگەزی بەڵێ بۆ هەردوو ڕەگەز بێگومان خۆشە مامۆستا ئەحمەد محمودیش ئەوکو مامۆستای قورئان جەنابیان هەر قسەیان هەبێت لەسەر ئەم بابەتاوە پلەی بپرسم کە ئەمە تا چەند گرنگە بۆ ژیانی ئەمڕۆی خەڵکی و خێزانەکان جەنابی مامۆستا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين اللهم صل على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين والله ما وصاني براستي أم درس دوري قرآن هر ما مستاك إما درس خوانين ويان هر كسك سيركي فير أم قرآن بوا ما شاء الله خريكيتي أي بلاد شراكي براسي دا قرسانو كومال كتابي لدوري أمرنا كي كوبونة ولا قليدا ئێمەش بەڕاستی دروستکردنی بینە ئەم ناوەندە بەڕاستی زۆر زەرورە هەتاوەکو ببێتە ینی هۆکارەکانی چۆمڵی هاندان بۆ قوتابیەکان ببێتە مەڵبەندێک بەڕاستی کە زیاتر قوتابیەکان بتوانن بە شێوەیەکی سەردەمیانە فێر بن تایدا شارەزایی پەیداکەن وەکو خوای گەورە ئەفەرمێ لەقەد ئەنزەلنا ئیلەیکم کیتابا فیه ذیکروکم ئەفەلا تعقیلون بەڕاستی لە هەر شوێنێک ئەم قورئانە باز بکرێت و دەرس و دەوری ئەم قورئانە هەبێت خوای گەورە ئەلحەمدوللا ناو کۆمەڵگە موسڵمانی خۆمانە خەڵک لە دەوری کو ئەبێتەوە ئەبێتە مای بەختەوەری بەڕاستی هەر کەسی هەڵگیری قورئان بێت و کردەوەی پێ بکا بەڕاستی مرۆڤی زۆر ساڵ پچاکی لێ دەرەچێت ئێمەش ئەمانتوێ بەڕاستی لە ڕێگەی ئەم دەرس و دەورانی کە هەمانە بەڕاستی ئەو بەخوای گەورە ناردوێتی ئەوەی کە ڕەوشە جوانانی کە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمان هاتووە لەناو گەل و نەتەوەکەمانە بڵاوی کەونە ئەوەی کە ئەتوانین بەڕاستی ئەم پەیامی خوای گەورە بگەێنین خۆمان نزیکەینەوە لە گەوری ئەم پەیامە بۆی ئەم پەیامە بگەێنین بە خەڵکی دەور و بەرمان بەو مسلمانانی دەور و بەرمان بە میلەتەکەمان شارەزا بن لەم قورئانە مامۆستا ئەمە بپرسم ئێوە کە لە نزیکەوە لەگەڵ قوتابیانە هەڵسوکەوتەکەن وانەیان پێڵێن لیاقەت و توانە و حەزی ئەوان چۆنە لای ئێمە بۆ قورئان فێربوون بۆ قورئان خوێندن بۆ ژیان لەگەڵ قورئان والله الحەمدولله لەخوا بەزیابێت یعنی خەڵکێکی زۆر تامەزروێ بەڕاستی یعنی من جار وایە خوشکی وا دێت لام دەرسە خوێنێ بۆن منیان برای وا دێت سێرەکەی ئەو خوشکە هاتووە بەر لەبەر هەموو ساڵێک مناڵێک لەگەڵ خۆی دادێنێت بەر لەبەر خۆی قورئانە خوێنێت مناڵەکەشی لەگەڵ خۆیان وردەوردا قورئانەکەی پێ لە بەرەکات یعنی هەستەکەی ماڵێکی قورئانی دروستە بێت ماڵێک کە خەریکن خزمەتی قورئانەکەن یان تێوە لە خزمەتی قورئانە بن ئەو ماڵە بەڕاستی ئەبێتە ماڵێکی بەختەوە هەر ماڵێک کە تاعەتی خوای گەورەی تێدا بکرێ هەر ماڵێک کە قورئانی تێدا بخوێنێت الحەمدولله ئەو قورئانە وای یعنی هەر کەسێک لێی نزیک بێتەوە خوای گەورە سەربەرزی ئەکات ئەوەی مامۆستا باسی کرد قورئانە بێتە بەڕاستی مای بەختەوەری ئەبێتە مایی سەعادەتی مرۆڤەکان مامۆستا ئەحمەد من حەزەکەم پرسم جەنابەت کەی دەسە کرد بە لەبەرکردنی قورئان کەی تەواوت کرد چۆن بوو فکری لەبەرکردنی قورئانە بۆ دروست و ئاسان بوو بەلاتەوە سە بۆی بیسەران و بینەران یعنی تەشجیع بن بەڕاستی هەمومان ئێمە ینی ئایا لەبەرکردنی قورئان ئاسانە ئێستا جەناب الحافظ قورئانی
مامۆسای بەڕێز وڵای سەرەتای دەستپێکردنەکەی من کتێبێکم هێنا لە ماڵ مامۆسایکی بەڕێزی داوسێمان مەکتوباتی شێخ کاگ ئەحمەدی شێخ هەیە. ئیتر فەرمودەیەکی زۆری تێدا باس کرا بوو لەسەر هاندانی لەبەرکردنی قورئانەوانە خوێنمەوە دوای ئەوەی تر دوعام کرد کە خوای گەورە قورئان بمە کەسێک کە قورئانی لەبەرە. ئیتر دوای دوعاکە هەستم کرد ئەوە کەوتە دڵمەوە کە خوای گەورە دوعاکەی قبول کردووە الحەمدولله. ئیتر ئەوە یەکەم جار بوو یعنی چۆن بڵێ سەرەتای لەبەرکردنەکە بوو. لە چ عمرێکە مامۆستا دەست پێ کرد؟ وەڵاهی تەقریبەن سەرەتای دەستپێکردنەکەی پێ ئەچێت لە پۆلی سیناوەندی ئەو دەورەیە بوو بێتن تقریبان دەستم کرد دەرسی قورئان و ئەوانە بڵین. بەڵ حتا مامۆستا بۆی منەوە پرسیار لە جناب دەکەم ینی سا عمرێکی معەن نییە بۆ لەبەرکردنی قورئان. حتا دکتۆر ئەحمەد کوبەیسی وازانم ئەفەرمێ من لە 55 ساڵەیە دەستم کردو بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بەسەوەی ئێمەش مامۆستا عەباس ڕەنگە بتوانین دەست پێ بکەین ئینشاء الله. سەرەتای دەستپێکردنەکە تقریبان ئاها بوویتە تقریبان دەور حەوت جوزێکم لەبەر کرد لای مامۆسای ئەوە دەورەیەکی قورئان لەبەرکردن هەبوو حەوت جوزم لەبەر کرد. دوای ئەو پاش ماوەیەکی تر لە خۆمەوە ترسێکم لات دروست بوو بۆ ئەمە بەخوا دەواسێ نەتوانم هەمووی لەبەرکەم بەس ئەوەنە بپارێزم. ئیتر حاڵەتێکی دەرونی ئەو هەم بۆ دروست بوو. ئیتر تقریبان تەمەنم گەیشتە پێچێ 26 ساڵ بوو. لە خورماڵ لە مزگەوتی گەورەی خورماڵ لەوانە مامۆستا یوسف دەورەیەکی لەبەرکردنی قورئانی بۆمان کردەوە. لەواسی هەر یەک دەرسێک تقریبان دەرسێکی پێمان توێ یەکێ لەو ئیتر هەر لەو دەرسەوە هەندێک قسەی بۆمان کرد یعنی ئەو حاجزە نەفسەی کە لە ناخما بوو هەستم کرد ڕووخا یعنی چۆن بڵێ حاجزێک ئەمود ناتوانم لەبەری کەمیان ئەوەی کە ئەوەندەی کە لەبەرم کردو با لەبیرم نەچێتەوە. ئیتر بەڕاستی باس ئیمام تەبەری کرد وتی ئیمامی تەبەری تەلەبەکانی کۆ کردەوە وتی ئەمانەوێت تەفسیری تەبەری بنووسینەوە جارێت وتی ئەمانەوێت تاریخی تەبەری بنووسینەوە هەڵە تەلەبەکانی وتیان بەڕاستی چەندێکە ئەی ئیمام وتی ئەوەندە مجەلەدە ئەڵێ ئەوانی جوتیان وەڵایی تەمەنمان تەواو بێ خۆسائیم هەتا ئەوەندە تەواوەکەین ئەوەندە کتێبە ئەوەندە ئەنووسینەوە بڵین. ئەڵێ ئیمامی تەبەری وتی ماتەتی الهیمەم بەڕاستی ئێوە هیمەتان مردووە. ئیتر سوبحان الله ئەو قسەی ئەو مامۆستا بەڕێزە هەستم کرد ئەو حاجزەی نەفسی ئەوم لا دروست بووتم وەڵای من ئەتوانم قورئان لەبەرکەم. لە دوای ئەو قسەیەوە میزان دەستم پێکرا الحەمدولله. ئیتر ڕۆژانە هەموو ڕۆژێک لاپەڕێکم لەبەرە کرد الحەمدولله. ئیتر بەو شێوازە خەریک بووم لەگەڵ خوێندنەوەکەیە و لەبەرکردنەکەیە تاوەکو لەبەرم کرد بەڵام زۆر مەزبوط نەبووی. تر الحەمدولله دوای قیرائەتم خوێندووە لای مامۆستای شەمیسان هەر بە حیفزەوە خوێندم و بەشداری ئەو دەوراتی لەبەرکردنی قورئان و پێشبڕکێکان مەکرد الحەمدولله هەمووی هاوکار بووی کە بتوانم تا ڕادێکی باش الحەمدولله قورئانەکەم لەبەر. مامۆستا عەباس طبعا من حەزەکەم ئەوەش بڵێم کە شاری چەمچەماڵ یەکێک لە خزمەتە گەورەکانی چەمچەماڵی خۆشەویستەوەیە هەر وەکو چۆن خێرە تۆ لەم پرۆژەیە بەشداری بکەی کە خزمەتکردن و دروستکردنی بینایەکی گەورەیە بۆ حفظی قورئان بۆ خوێندنەوەی قورئان بۆ شارەزابوون لە علومەکانی قورئان لەم ناوەندا هەمتر خزمەتکردن بە کەسوکاری ئەنفالەکانی ینی دوو لایانی زۆر گەورەی تایە ئەم مەسەلە چونکە شاری چەمچەماڵ لانکەی خەڵکی شۆڕژگێڕ و خەڵکی دڵسۆز و قوربانی دەر بەم کوردستانە کە خەڵکی ئەنفال بۆ بەڕاستی لەبەرەوە خزمەتەکە دوولایەنەیە ئینشاء الله بۆ قیامەتی هەر کەسێک ئینشاء الله بەشداری لەو پرۆژە گەوری ئێوە بکە. جەنازە مامۆستا ئەحمەد تۆزە قورئانەوە بۆ خێرێ مامۆستایە وڵاجا ئەی خوێنێ بە کاکهونەر دانیشتووە بەشی دومی قورئانەکەی خۆی بخوێنێ و ئیتر ئیجازی لێوەرگین. مامۆستا هونەر فەرموو جەنابتان بەشی دومی قورئانەکەمان بۆ بخوێنە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أرسلنا نوحا إلى قومه أن أنذر قومك من قبل أن يأتيهم عذاب أليم. قال يا قوم إني لكم نذير مبين أن اعبدوا الله واتقوه وأطيعون يغفر لكم من ذنوبكم ويؤخركم إلى أجل مسمى
إن أجل الله إذا جاء لا يؤخر لو كنتم تعلمون قال رب إني دعوت قومي ليلا ونهارا فلم يزدهم دعائي إلا فرارا وإني كلما دعوتهم لتغفر لهم جعلوا أصابعهم في آذانهم واستغشوا ثيابهم وأسروا واستكبروا استكبارا ثم إني دعوتهم جهارا ثم إني أعلنت لهم وأسررت لهم إسرارا فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ما لكم لا ترجون لله وقارا وقد خلقكم أطوارا صدق الله العظيم. دەستان خۆش بێ مامۆستا هونەر جەنابتان ئەگەر هەندێکمان بۆ باسکەن ئەزمون و دەستپێکی ژیانی ئێوە لەگەڵ قورئان و خوێندنەوە و فێربوونی جوان خوێندنەوەکان چۆن و لەکەیەوە دەستیان پێکرد. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. شكي دست خوشين بو استافي كنالي بيام وجنابتانو والله من دارا بيشا مشتي أوبلم كشوين جيجا زور جرينجا بو حفظ القرآن شكا أم حالته زور لمنها تطبيقه من هرب تمني من علي إخواني قالوا فضي غلا كردم فضي قرآن لسالي كوتعينا وتهشت تقريبا 810 سال بو جزء عمام لبركر خلياي قرآن شو بدل ما بيشتر وعنا بوم بالله انت إخواني قالوا فضي غلا كردين قرآن شو بدل الله الحمد لله خو پاداشی لرو امی اوبلم هر کسی که آتیشی فکر کردم خوای گره پاداشی با تو بچن حقت الحمد لله جزء عمام لبر کردو دا اوا اما اگرته بو صالی نوهشت دا بران من هبو بو لبر دیسان امی اوبلم و نبونی کشون بحقیقت یکی لو فاکتور سرشانی بو حفظ قرآن ضروره شون و مکان زور ضروره چونکە خۆت بە تەنها ناتوانانی وەک پێویست بتوانانی قورآن لەبەرکەی خۆت بە تەنها وەک الله لەم حەدیثە لە ئەسەرە زۆر دڵنیانیم کە فەرمێ کەس مامۆستای نەبێ شەیطان مامۆستایەتی ئەمە قیاسیشکەین بەسەرمی خۆمان قورآنیش لێپرسینەوەت نەبێ شوێنێکت نەبێ و کەسێ نەبێ دەزگیرەوی بکە و بەردام قسەی بەسەرتەوە بێ ناتوانانی وەک پێویست ئەو قورآنە لەبەرکەی ئێمە ئەومان وەخت خۆی نەبوو هەرنا وەک پێویست نەبووە ئێرا خوای گەورە فەزیل لەگەڵا کردین من قورآنەکەم بە ماوەیەکی زۆرم پێچوو تا تەواو بوو نزیک بە 18 ساڵم پێچوو 17 بوو 18 ساڵم پێچوو تا تەواو بووم بۆ لەبەرەوەی ئێمە گەنج بووین مناڵ بووین مراحیق بووین شوێنێک نەبوو کە مامۆستای باشمان هەبێ دەستمان بگرن و نەیەڵن بەرەو هەڵدێر بڕۆین جاروەها بوو خەریب و تووشی هەڵدێرە بووین لە کات تەمەنی مراحیقیە بە حەقیقەت بۆیە ئێمە ئێستا بیرمان لە ئاوا پرۆژەیە کردوتەوە یعنی من داتایەکم لەلایە ئەو ساڵانی ڕابردوو 4-5 ساڵە پێشسا لە پاکستان مسابقە کراوە بۆ تەمەنی خوار 20 ساڵ
بۆ هەموو قورآن 7 ملیۆن کەس نزیک 7 ملیۆن کەس بەشداری کردووە لەو مسابقە دوای پرسیارم کردیان ئەوان هەموو شوێنی تایبەتی خۆیان هەیە هەموو شوێن بەیانیان کە ئەڕۆن بۆ داوامەکان تا نزیکی عەسر لێ بن هەموو شتێکیان دابینە شێوازی تایبەتیشی قورآن لەبەرکردنیشیان هەیە کە ئەیبینی ئەوە بە دەوران دانیشتون زۆر جوان هەموو ئەوانیان هەیە مامۆستا ئەمان هەم لە شوێنە ئەکرێ ئێمە وەخت خۆی شوێنمان نەبوو هەم لە ڕووی ئەمنیەوە مامۆستان نەبوو هەم هیچ شوێن و ڕێگایەکمان نەبوو بە حەقیقەت یعنی من ئەگەر باسی ژانی لەبەرکردنی ئێستا الحەمدوللا وەسائل زۆرە لەخوا بزای هەموو ئەو ئابرازان زۆر اینجا بێت وایە ئینشاءڵڵا ئێمەش ئەم پرۆژەیەمان سەر بگرێ بۆ ئەوەی خەڵکانیش دوای ئێمەوە خوای گەورە فەزلی لەگەڵا بکە ئێمە ببین بە هاوکاریان بۆ ئەوەی کە قورئان پێ لەبەرکردنەوە چۆن مامۆستاکان بە ئێمان لەبەر کردووە بەڵام ئەمەش بە حەقیقەت بە شوێن نەکرێ بە شوێن و ڕێگای باش ئەکرێ بە مامۆستا ئەکرێ بە لێپرسینەوە ئەکرێ بەردەوام تەلەبەکان بکەم و زۆر پێمەڵەن چۆن لەبەریکەینەوە يعني يجي له هو كار رئيسيان أو بلا برسينا واحد لا برسينا وكيش براسي بلا برسينا وكا لا شوين يكابي كاتي ساتي خوي هبي جينجد بو رخصان دبي أما أنا زور هو كارن بو ما صار هنا جناب دماجد بيكرد كبهجدة سال القرآن لبر كردوا لبر أو قرفتاني كهدوا لبوني شوين وإمكانيات وما مستوى أو بالضبط والربط وأنا أجر أم شوينا كيوا دستان دعوتي سەر بگرێت بزانم ئەم پرۆژەیە ئینشاءڵڵا بێتە بەرهەم ئەوە قوتابیەک فێرخوازێک خۆشەویستێکی قورئان بە چەند کات ئەتوانێت قۆناغەکان ببڕێ قورئانی پیرۆز لەبەر بکایە علومەکان بخوێنێ بەڵێ بەو شێوازەی کە ئێمە ئینشاءڵڵا بیرمان لێ کردو بە ئیزنی خوای گەورە ئینشاءڵڵا بە 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵ حافظ قورئانێکی باشی لێ دەرەچێت ئەنی ئینشاءڵڵا بەس بە شەرتێک خۆی هاوکاری بێ و خۆی ئیشەکەی خۆش بێ و قورئان لە دڵێ بێ بإذن خوا ب2 ساڵ و نیو بۆ 3 ساڵ حافظ قورئانێکی باشی لێ دەرەچێت زۆر باش مامۆستا عەباس من شتێکم بیرکەوتەوە مامۆستا ڕزا ئینشاءڵڵا ئەم هیمەتێکی گەورەیە لە ناو میلەتی کووردا دروست بوو بەڕاستی و مامۆستا بەڕێزانە خۆی گەورە پاداشتان باتەوە لە منطقەی زاهیدانی ئێران ئەوان مەداریسیشان هەیە نەک هەر حیفزی قورئان بەڵکو صحیحی مسلم و بخاری لەبەرەکەن یعنی حفظی بخاریان هێ نازانم صحیحی مسلمیشان هەبێت لەبەرەوە ئینشاءڵڵا ئەم هیمەتانە زۆر گەورەیە و ئیشی زۆر گەورە نەتیجەی زۆر گەورەیە بێت و ئینشاءڵڵا بناغەکەی کە جەنابتانن و ئەو خێرخوازە گەورانی کە لە دینارێکەوە تا 100,000 تا ملیۆنێ تا هەر چەندێک بتوانن کە بەشداری لەو پرۆژە بکەن ئینشاءڵڵا خێری زۆر بزانین تەنها قورئان لەم پرۆژەی ئێوە تیا لەبەرەکریان علومەکان و مامۆستاش فەرمووی ئەکرێ فەرمودەکانیش لەبەر بکرێن یان چیتر لە خۆگرێ بەدەر لە خوێندن و لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەم قوتابخانەیە من ئەزمونەکەمان ئەزمونێکی تازەیە بەڵام ئەوەی خزمەت بە قورئان کە خوا پشتیوان بێ ئینشاءڵڵا ئێمە کەمتر خەم نابین لی ئیتر لە تەفسیر لە تەدەبور و لە تەئەمل و لە علومی تەفسیر و لە علومی قورئان بزانین چۆنمان دێتە دەست بەڵام گرنگەوەی لەو چوارچێوەیە دەرناچین خوا پشتیوان بێ ئینشاءڵڵا تعالی مامۆستا من ویستم بپرسم ینی ئەمە با بڵێین ڕێگەیش تر نەبوو ئێوە خزمەت بە چەمچەماڵی پێ بکەن بەدەر لەمە یان بە جۆرێکی تر پرسیار بکەم بۆ نمونە ئێمە پرۆژەی دیکەمان هەیە لە بواری خوێندنی زانستی ئەکادیمی با بڵێن یان سنتەری تەندروستی یان هەر پرۆژەیەکی تری خزمەت گوزاری بۆ ئێوە لەم ناو هەموو ئەم پرۆژانەیە دەستان برد بۆ سنتەرێکی خوێندن و لەبەرکردنی قورئانی پیرۆز هەست دەکەن ئەمە زۆر زەرورەتی ئەم کۆمەڵگەیە لە ئێستاە وەڵام مامۆستا پێم وایە لە ئەولەویەتە چونکە ئێستا گەورەترین ئەزمەی پەروەردەیە بۆ خۆی وەزارەتی پەروەردە و حکوومەت هاواری لێ هەستاوە قوتابخانەکان اینجا چ پەروەردەیەک لە پەروەردەی ئاسمان گەورەترە ئەرە وەڵڵا لە پێشینەی هەموو پرۆژەکانەوەیە و ئینسانیش بەڕاستی شتێ بکا کە لیدێ ئەوە جوانەکە لیدێ ئێمە ئەومان لێ دێ و بە زەرورەتیشی ئەزانن نەک زۆر زەروریشە باشە ئێستا گرفتی ئەمنیە وڵاتە چییە؟ ئەو دەستگا ئەمنیەکان بێنن لێرە لیان پرسن هەمووی گەنجی خراپە هەمووی ئەو گەنجانن کە پەروەردە نەکراون ئەو گەنجانن کە ڕێگەی دینداری و ئیسلامەتی و ڕێگەی خۆیان نەگرتوتە بەر باشە گەنجێک لەخوا بترسێ مەشروب نەخوا خزمەتی دایکی بکە خزمەتی باوکی بکە ڕێزە گەورە بگرێ ڕێز جیران بگرێ کاکە خوای پەروەردگار فەرمانی پێ بکە بڵێ ئیقرا بخوێنێ جا خۆی ئەم کاتێ ئەگەر جە لە قوتابخانەکانم بخۆ مامۆستام جەنابی شە دەر مامۆستای چێ زیرەکە مامۆستا عەباس من لە تۆ پرسم
لە قوتابخانەکانە کام گەنج کام توانێت سوود لە کاتەکانی لەگەڵ قورئان و ئەوەی لەگەڵ قورآن من کاتێک کە مامۆستام عەرەبیم هەم ئاینم کە قوتابیەک قورئانەکەی باش بووە کە خوێندێتەوە زانیم ئەمە لە شوێنێکی ترەوە هەوڵ و کۆشتی هەیە و مامۆستای تری هەیە لە دوای لە مامۆستاکان ترم پرسیوە لە عیلمەکان تریش هەر زیرەک بووە لە ئینگلیزی زیرەک بووە لە جەنابەت باوکێک دانیشت بوو مامۆستا جەزا کوڕە بچووکەکەی ئەوان نزیکی 12 ساڵان بوو زیاتر کەمتر لەوێ دانیشت بوو لە شوێنی مامۆستای قورئان خوێن ئەیتر کە باسی خێزانەکەی کرد هەموو ئەلحەمدولیلا کچی حافظ قورئانە و مناڵەکانی 10 جوز و 15 جوزیان لەبەرە و پرسیاری مەکتەبمان لێ کرد وتی ئەلحەمدولیلا هەموویان یەکەمەکانن یەکەمی پۆلەکانی خۆیانن هەر چواریان گومانیتیانە مامۆستا جەزا ئەمەژەی بە شتێک کرد مامۆستا عەباس خۆی هەر کەسێ تۆزێ قورئانیش بخوێنێت نەک لەبەری بکە ینی هەر خۆی نوعی لە پەروەردی بۆ دروستەکە ئەم کەسە شەرمەکە بەعزیشت بکات ینی سەماوەسا ئەو تەلەبانی سە جەنابتان لە مەکتەب هاتن یا مامۆستا عەباس جەنابەت ینی ئەوەی کە ئاهلی قورئان بێت حتا بەعزی یاری ناکات ئەتر بەعزێ خۆی لە بەعزێ شتە ینی دوورە خات حتا لە بازاڕە ڕووی نایە لە فەیە بخوا ڕووی نایە بەعزێ شت بکە ینی ئەخلاقێکی مەلایەنی بۆ دروستە بێت لە شوێنی خۆیان بۆ خۆم ژیانی خۆم هەد کاتێک کە جاروایە قوتابیشم لە هەمان کاتە کەمان دووە بم لە خوێندن جاروایە زۆر فشارم لەسەر بێ ئەچمە خزمەت یەک ئاەتێکی قورئان بیرێکی لێ ئەەکەمەوە تەئەمول و تەدەبوورێکی لێ ئەەکەمە وزەم ئەداتێ وزەی زۆر زۆرم ئەداتێ کەواتە بیرکردنەوە لە قورئان و تێڕامان لە قورئان و سەرەکی خوای پەروەردگار فەرمانت پێکا فەرمی ئیقرا خوا فەرمی هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون لەبەرەوە پێم وایە لە ئەو لەوێتە لە پێشینەیە کە ئێمە بۆی کە ماڵەکانمان خۆشکەین کاکە دڵ دەرونی خۆمان خۆشکەین کە ئەزمەیە ئیمڕۆ لە هەموو لایەکە مامۆستا هێرشە مامۆستا هێرش دێ بە سوپاس بۆ خوای پەروەردگارم نورە هی خوایە ئەگەر نا ئەو فشار و ئەو زەخت و ئەو موئامەرەی لەسەر ئەم ئیسلامە لەسەر ئەم قورئانە هەیە هی خوا نەبوایە باوەڕ بێ هیچ ئاسەواریشی نەمابوو بەڵام چونکە هی خوایە هەچەند ئەیانەیە بیکوژێنەوە بەڵام ناکوژێتەوە ئیجا ئێمەش بەڵێنمان داوە خوا پشتیوان بێ بە عەزیمەتەوە بە دەستی دەستنوێژەوە دەستی لێ شل ناکەین ئینشاءڵڵا پێوەی ئەژین و پێوەی ئەمرین خوا پشتیوان بێ ئینشاءڵڵا بە من پرسیارێک لە مامۆستا ئەحمەد بکەم مامۆستا ئەحمەد خەڵک چۆن بتوانێت هاوکاریتان بکات شێوازی هاوکاریکردنەکەی هەوە چۆن بێ پێمان بڵێ وەڵا خەڵک داوای هاوکاریان لێ بکە شێوازەکەشیان پێ بڵێ کاک عەباس ئێمە گومانیتیان نییە ئەو بینایە تەسویرمان کردو و تەسویرەکەشمان پیشانی خەڵک داوە خەڵکیش هەمووی ئیمڕۆ لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە بینیوانە کە ئەم بینایە پێویستی بە مەبلەغی پارەی باشەیە جا ئەوەی بە پارە ئەتوانێت بە پارە هاوکاریمانکە ئێمە پێشتر مەداریسمان دروست کردو لە چەمچەماڵ خەڵک هەبوو تۆتی کاکە من توانای مادیم نییە بەڵام توانای جەستەییم هەیە دێم کرێکاری تیاکەم خەڵکە بۆ کرێکاری تیا کردو خەڵکە بۆ وەسایی کردو پارەی وەسایەکەی وەرنەگرتووە هەبوو دوکانی مەوادی هەبوو توتی کاکە ورن مەواد برن لای من ئێستا سوپاس بۆخوا هەر لە دروستکردنی ئەم بینایە خەڵکێکەیە وعدی مەوادی پێداوین کاکە من ناتوانم پارەتان دەمێ بەڵام ورن مەواد برن ئەوە چەمە تۆیە ئەوە لمە ئەوە چەوە ئەوە کاشی ئەوە ئەشەی کارەباییە جا هەر کەسە لە ئاستی خۆیەوە ئەگەر هەر هیچیشی پێ نەکرا ئەوەنە دەستی کورد بوو وەرە توانای جەستەییشی نەبوو کرێکاری تیابکە وەسایی تیابکە بەس بە دوعای خێر ئەوە بۆ ئێمە زۆر گەورەیە من ئومێدم بە خەڵکی چەمچەماڵ هەیە حەزەکەم لە کۆتاییە ئیشارەت بە ئەوە بکەم چەمچەماڵ شارێکی ئیسلام خوازە یعنی پێتان سیر نەبێت تا ئێستا دوکانی عارەق فرۆشتن لە ناو چەمچەماڵانیە الحەمدولله سوپاس بۆ خوا تا ئێستا یەک دوکاندار لە چەمچەماڵە جورئەتی نەکردووە دوکانەکەی بدا بەکرێ بە عارەق ناشیدا یعنی بڕۆ ئەو شارە بگەڕێ بە دوای دوکانەکە بڵێ عارەقی تیا ئەفرۆشم یەک کەس ئیستیعدادی نییە دوکانەکەیت بداتێ باشترین کرێشی بدەیتێ عارەقی تیا بفرۆشێ سوپاس بەخوا تا ئێستا دوکان عارەقیتیانی ئەمە یەک دوو تا ئێستا چەمچەماڵ ئوتێلیتیانە لەبەرەوەی هەر کەسێ لەو شارەیە ما بێتەوە لەسەر جادە نەماوەتەوە خەڵک بڕۆتەوە ئەوە نە خەڵکەکەی ئیسلام خوازە و ئەهلی خێرە سوپاس بۆخوا تا ئێستا ئوتێلیتیانە پێویستی بە ئوتێل نەبووە هەر کەسێ ما بێتەوە لەو شارەیە میوان نەبووە چۆتە ماڵی خەڵک جا ئینشاءڵڵا ئومێدی گەورەمان هەیە خەڵک ئەشموێ بەڕاستی هانی ئەو خەڵکە بدەم بەوەی کە ئەمە فرسەتێکە هەر مرۆڤێک مامۆستایانی بەڕێز ملیۆنی دینار ئێستا بکاتە ئەم پرۆژەیەوە هەتا ڕۆژی قیامەت
تا ئەم پرۆژێ بمێنێ ئەو خێری دەسەکەوێ ڕۆژەکەش هەرمێنێ ماوەسازانی ڕۆژەکە هەرمێنێ حتا بیناکەش نامێنێت و ئەو خەڵکەی کە قورآانەکەی لەبەر کردو خۆ بەردەوام ئەویش خەڵکی تر فێرەکات قوربانم بینایە وەقفە تازە بۆ غەیری ئەو قورآانە بەکار ناهێنرێ بۆیە ئینشاءالله حتا قیامەت هەر بەردەوام انشاءالله ماوەسا ئەحمەد پێمان خۆشی ئینشاءالله جنابیشت لاپەڕێ لە قورآنمان بۆ بخوێنیت و دوعایکی خێرمان بۆ بکەی لەم ئێوارەیە انشاءالله بەڵێ قورآنەکە خوێنم دەی سەرەوە انشاءالله فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وإن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا مامۆستا بەڕێز گەیشتونێتە کۆتایی دەرفەتەکەمان دواوتەتینە جەنابتان ئەوەی دەتانەوێ بێڵێن وەنەتان وتووە ئەوەی کە داواکاریە و ئاراستەی مسلمانان بکرێت ئینشاءالله بیفەرموو. وەڵام مامۆستا عەباس بە حەقەت ئێمە لە ڕابردووە وتم چەند ساڵێکە دەستمان داوەتە ئەم پرۆژەیە بەڵام ئەوەی کە بە دەستمانەوە هاتە ئەم قۆناغە بوو. بۆیە لە ئێستاوە حەقەتەن پرۆژەکەش پرۆژەی شخصی نییە، پرۆژەی گشتیە و خزمەتی گشتیەکە. بۆشە هەردووە جار ئێمە نی سوپاسی دەستگای بەخشینی ژەکەینەوانیشمان ئاگادار کرد چکە بە یەک کەس ناکرێ ئابێ هەموو لایەک هەماهەنگ بین هەم لە مامۆستا هەم لە قوتابی هەم لە کەسوکاروە لە ئێستاە کە ئەمانەوێ ئەو ژینگەیە بڕەخسێنین و ئەو تەلار و بینایان بۆ دروست بکەین ڕاستی پێویستمان بە هاوکاریە. پێویستمان بە هاوکاریە هەر کەس لە ئاسی خۆیەوە هاوکارمان بێ بۆەوەی کە بینایەک لایەق شایستە بە تەحفیزی قورئان دروست بکەین و ئومێد دەکەم ئینشاءالله ئەمە ئەزمونێک بێ و دوجار خەڵکی تر وەکو داهێنانێک لە کاری پەروەردە و لە کاری تەحفیزە بە دوایە بێ
نمونەیەکی جوان بێ ئینشاءڵڵا بۆ ئێمە داواکارین لە خێرخوازان جا هەرێکە لە توانای خۆی بە قەدەر خۆی ئیتر چەندی لە دەست دەرەچێ وەکو ماوەسا ئەحمەد فەرمووی لە مەوادە لە پارەیە هەر جۆرە لە جۆرەکانە گرنگەوەی ئێمە مەشروعەکەی پێتەواوکەین ئینشاءڵڵا تعالی خۆی گەورە یارمەتیتان بدەن ئینشاءڵڵا سەرکەوتن ڕازی خۆ پەدار شێوەش باتەوە یاخوا دەستان خۆش بێ جەنابی مامۆستا جەزا و مامۆستا ئەحمەد محەممەد و مامۆستا ئەحمەد محمود و مامۆستا هونەر تەشریفیان هێناوە بە چەمچەماڵەوە دەستان خۆش بێ خۆی گەورە بە پاداش بۆتان بنووسێن انشاءالله بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بەرنامەکەمان بەردەوامە بێ ناوبڕێکی ڕێکلامی وەردەگرین و دەگەڕێینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاک بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوە کاتێ وارشۆنێک لیبنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ئاستێرە 350 پەنجەرە ئەو ئۆفەر و داشکاندانن کە تایبەتن بە تۆ لەگەڵ لایفستایلی تۆدا گونجاو. لە ڕێم خزمەت گوزاریەوە دەتوانیت تا 5 هێندە باڵانسی بێبەرامبەر بۆ پەیوەندی بەدەست بهێنیت لەگەڵ داشکاندن کە دەگاتە لە 150 لەسەر پاکێژەکانی ئینتەرنێت و پەیوەندی. هەروەها بەکارهێنانی بێبەرامبەری سناپچات لە چەند پاکێژێکی دیاریکراوی ئینتەرنێتدا چەندین تایبەتمەندی و ئۆفەری داشکێنراوی تریش با چاوت لەسەر ئاستێرە 350 پەنجەرە بێت تا داشکاندن و ئۆفەرە تایبەتەکان بزانیت لە ڕێی پەیوەندیکردن یان ئەپلیکیشنی ئاسێسیڵ. لەگەڵ حەبی ئیکۆپڵ هێزی ڕاستەقینەی ئۆتۆمبیلەکەت ببینە. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک. لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عەتەر یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. پەیمانگەی یادگار پەیمانگای یەکەمەکەی شار ناوتۆمارکردن دەستی پێکرد بۆ بەهێزترین پۆلی پۆلی 12. لێرە بەستافێک لە مامۆستایانی نمونەی و ناسراوەکانی شار بە درێژایی ئەم وەرزە لەسەر جەمڕۆژەکانی هەفتە لەگەڵتان دەبین بۆ ئەوەی ببنە خوێندکارێکی نمونەیی و سەرکەوتوو. خوێندکارانی ئازیز ئێمە لەم خولەدا زۆر بە وردی و بە پراکتیکی وانەکان شی دەکەینەوە. منهەج زۆر بە جوانی و شێوازێکی زانستیانە تەواو دەکەین. پەیمانگای یادگار باڵی زۆرترین خوێندکاری مندە باڵا و یەکەمەکانی هەیە. هەر بۆیە دەمانەوێت ئێوەش یەکێک بن لە یەکەمەکانی هەیە. لەگەڵەوەشدا چەندین سیمیناری گرنگ و بەرنامەی تایبەتی سەعیکردنتان بۆ دادەن. تاوەکو بگەن بە ئامانجەکانی خۆتان ئامادە بن بۆ تاقیکردنەوەی وزار. پێکەوە هەنگاو بەرەو داهاتوێکی گەشت دەنین لە پەیمانگای یەکەمەکەی شارەوە چاوەڕاتە. ناونیشان گەڕەکی مامۆستایان جوتسایدی مامۆستایان خوارد مزگەوتی قازی محەممەد یاخود دەتوانی پەیوەندی بکەی بەم ژمارانەوە. لە ناو سروشتی دڵڕفێنی کوردستاندا لە کەشێکی سەردەمیانەی دڵنشیندا باڵەخانە و ڤێلاکانی مایۆرکا سیتی بۆنیاد دەنرێت. پرۆژەیەکی ناوازە سەرسامکەر شاکارێکی ئەندازیاری لە هەرجەیەکەوە سەیریەکەیت پارچەیەکە لە جوانی.
خزمەتگوزاریەکانی شێوازی ژیانت دەبەناسێکی تر. ئێرە زیاترە لەوەی بە خەیاڵت دادێت، زیاترە لەوەی بیرت لێ کردوتەوە، زیاتر لەوەی شارێکی نمونەیی پێت دەبەخشێت. مایۆرکا سیتی، جوانیە لە دڵی سروشدا. ئۆڤێرا بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوا، فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارەبا کار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆ. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکرا. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە، ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عازیز نزیک بینەوە، دڵمان بۆ یەک بکەینەوە، بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. هۆڵەندی ئەسڵی هۆڵەندیە، داوەڕەکەی هۆڵەندیە، مانگاکەی هۆڵەندیە، شوانەکەشی هۆڵەندیە، شیرێکی سروشتی و خاوێن. هۆڵەندیە حاجی هۆڵەندیە، ئەم شیرە هۆڵەندیە. دانەیەکەم بەرەبی بەمە ماڵەوە بیخۆنەمە هۆڵەندیە هۆڵەندی. ئێوەش بیرتان بێت شیرێکی سروشتی و خاوێن شیری یۆرۆیە. Melk van Euro wordt gemaakt in de boerderijen van Nederland. بۆ خوات پیاوەکە دۆیەکەمان بیر چووە. جا پراخی گەڵامی و بێ دۆخوراوە. باشە لەم شوێنە سۆڵەوانە من دۆ لە شوێ پێیاکەم بۆ جەنابڕ. هەستە بەخوا دۆنێنی نان ناخۆم ئەمڕۆ. بڕۆ پێیاکە. بۆ چۆ کاکە بۆ چۆ؟ ئەرێ تۆ بەسەری بردوچیتە بۆ من مەڕم. هاتم پرسیارێکی لێ بکەم بدانم ماس و دۆی سروشتیتان هەیە؟ ڕێک بۆ شوێنە ڕاستەکە هاتوو بەرهەمەکانمان هەموو سروشتی فرێشن. فەرموو فەرموو. ئەڵێم پیاوەکە با تۆزێ لەم شتە سروشتی و پاک و خاوێنانە لەگە خۆمان بەرینەوە بۆ شار. بۆچی تا ئێستا نەچون بۆ لقەکانی خەجێخانم؟ ئەمە هەموو بەرهەمی کارگەکانی خەجێخانمە. نەوەڵڵا نەچووی. بەس نەبوو هاتین. کوری لای بە کاکە باقیم ناوێ. باقی چی دۆیە بیخۆرەوە. بەزیابێ دەست خۆش. بەخێرچن پاکستان. دەفەرموو ڕۆڵە گیان ئەوە ماسا و دۆی خەجێخانم. ئەمەیان بینە بەسەرتەوە پەرداخستی ناوێ. خەجێخانم یەکەمین براندی بەرهەمە خۆماڵیەکان. ڕەمەزان مانگی خێر و بەخشندەییە. ئەم مانگە لە 150 باڵانسی زیادە بە دیاری وەربگرە. هەر جارێک هێڵەکەت بە 10,000 دینار یان زیاتر پڕ بکەیتەوە. تا باڵانسی زیاتریش پڕ بکەیتەوە باڵانسی زیاتر بەدەستێنیت. هاوڕێتیمان لە مانگی خێر و خۆشیدا زیاد دەکات. لەگەڵ زیادبوونی باڵانسا هەر جارێک هێڵەکەت پڕ بکەیتەوە. بۆ بەشداری ژمارێک بنێرە بۆ 211 پاشان هێڵەکەت پڕ بکەرەوە. ڕەمەدان فێست
پێشانگا و فیستیڤاڵی نێودوڵەتی بازارکردن لە ڕەمەزان لە 7 تاوەکو 17 سوار پێش بەربانگ تاوەکو پارشێو. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیاکەمان هەڵدەسێت بە گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی عومرە ئارامی دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. شوێنی نزیک و باشترین خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. ڕابردوو سەلمێنەری وتەکانمانە. ئیحرام بۆ پیاوان و سەرپۆش بۆ دایکان. دابینکردنی دوو جانتای قەبارە جیاواز دیاری کۆمپانیای سەماواتە. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵای مەلاسەعیدی سیاگوێزی. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا بەرامبەر مزگەوتی دارۆغا. لەگەڵ حەبی ئیکۆپڵ هێزی ڕاستەقینەی ئۆتۆمبیلەکەت ببینە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. مەسابە سەمڕۆ ماشەڵڵا ڕۆژێکی زۆر جیاوازە، ڕۆژێکی ئاوادانە، زۆر ئاوادانە ماشەڵڵاوە سەرتاکەی بە قورئان و بە ئەو ناوەندە گەورەیە کە لە شاری چەمچەماڵە ئینشەڵڵا لە ڕووی میوانی شەوە عەدەدی میوانەکان زۆر بوون ماشەڵڵا. بەڵێ بۆ وەجبەی میوانی تریشمان هەیە ئینشەڵڵا ئەوانیش تەشریفێنن. بەس حەزەکەم سەر لە شێفەکان بین تا زۆر باشە سرێ لە شێفە بەڕێزەکانە دەین و دوایی ئەو تەوەرەشمان ئاشناکەین و میوانەکان باگەین. زۆر باش. ئێستا با بفەرمووین بۆ لای شێفە بەڕێزەکان. خێربێن ماندوو نەبن چاو دیارە ئێوە نازانن خۆتان بێدەنگ کردووە و دیارە شتێک لە ئاران تارخمان دەرناخێن باشە هیچ خۆمان باس ناگەین. باش کاک دیار ناخوا بە خێر مامۆستا خێر بن سەر ئەمە دۆخەواکەیە ئەمە دۆخەواکەیە ئەم دۆخەوایە چیمان هەیە مێوارەیە کاک شێف دیار دۆخەوامان هەیە پیزامان هەیە دەشیمان هەیە ئەم غەرب و شەرق و شتتان هەمووی تێکەڵ کردووە ئەمڕۆ تێکەڵمان کردوان زۆربەی ڕۆژەکان حەسەکەن تێکەڵای لەشیە مامۆسا و شەرق و غەرب وەڵا حەزمان کرد دۆخەوا دروستکەین. دۆخەواکە من هەیرەکەم بۆ حازر کردو بە بڕێشە بەڵێ هەروکو چۆن بۆ کفتی حازرەکەی ئەوە بەڵێ بەسیە ئەمە جیاوازتر بن ئەمە بە هێلکاکە هەستەکەم ئەو دۆخەوایی کە تۆ پێڵێ دۆخەوە لای ئێمە شتێکی ترە چی لای تۆکی خۆت باسکە منیژەوەی خۆم باسەکە هێلکاکرێ ناچارێ با من دۆخەوان لای هەورامان شتێکی ترە و ڕاستەکە بەڵێ ئەمە دەستوری هەولێرە کە من کردمەوە ئەم دۆخەوە بەڵێ پیاز و هێلکە سوورەکرێتەوە بەڵام من ئەمڕۆ قیمەکەم بۆ زیاد کردو لەگەڵ هەولێر دەرە کردووە بۆ سەمسەماڵ هەولێر شتێکە نا هەولێر شتێکە بە نەچنە شارەچێەوە بەڵام ئەمە هەولێر ژەی کات من پێم خۆش بە تەنیا هەر یەکەکە نەبێت بام جارە قیمەکەشی لەگەڵاوێت تۆ بۆ ئەسلوبی هەولێرێکیسە بەڵە بۆ شێوان کردومە ئێمە دۆخەوەی هەولێر جوان جوان سوورم کردو قیمەکە بە زیرە و بە بیبەری تون سوورم کردێتەوە ئێستا ئامادەیە ئەمەش بە دۆ کردومە لەگەڵ بە تەڕەپیاس ئەبێت دۆکەی چۆن بێت ترش بێت شیرین بێت هەردوو شێ بێ بەس من ترشەکەم هێناوە بە دوای ترش و تەڕەپیاز و ڕۆنەکەش بە ڕۆنی کوردی و ئێستا ئەی کوڵێنی وەریە بەڵام لەسەوە بە کوڵێ تا ئەوە کوڵێ منش ئەمانە حازرەکەم بۆی بەڵام بە پانی ئەبڕێم ئەی کوڵێنی هەر لەبەرەوەی قوڵێک بدایان خز بێتەوە ئاوا دروستە کردوای تقریبا هەروکو سوب دەرناچێت وەکو سڵب ینی وەکو سوب بێت بابا تقریبا بەڵام چیە ئەمە شێوازی بڵین ئەمە پانترەوە و کفتێنی کفتە خەڕ و گەورە و زڵکەرانی بێ ئەمە هێلکەشی تیا ئەوەیە فەرقەکەیە ینی ئەمە ئاوەکەشی جیاواز تەنها بڕێش و هێلکەیە ئەمەیان بەس بڕێشە ئەوە هێلکەکە لەم بەڵام ئەمە لەگەڵ کفتەکەی تەمان جیاوازە نە دوشاوی تیاونە هیچ بەستنها دۆکەیە لەگەڵ تەڕەپیازە لەگەڵ ڕۆنی کوردیە تۆزە خۆشم تێکردەوە زۆر باشە دوایی قیمەکە کەیتە ناو دوایی کە کرا ئامادەیەکەین و کردتەنا ئەوە بە هێواشی بە شق نابات نەخێت چونکە بڕۆچەکەی هەوتەها
کاتە خۆی گرتو ئەمە پێوترێت دۆخەوە ئەمە دۆخەوە دۆخەوە لای ئێمە ئێستا وەرزی دۆخەوایە چۆن هەر دۆکە بەکاری هێنی ئەویش دویتی هەیە بەڵام لە باتی ئەو پیازە ئێمە ڕۆکێکی شاخ هێنین پێڵێن پسڵ نازانم لە بازار پێڵێن لوشە لوشەیە باڵم لوشەنیە شتێکی ترە بەس هەروکو ئەو وایە بنکێکی قدێکی سووری ئەوەی هەیە ترشۆکەنی ئێمە پێڵن هەر پسڵە بۆنێکی زۆر خۆشیە دەی ئەیژنی برنجی تێەکەی ئەوە تێەکەی ئەم هینانی تێ ناکەی مەسەرم قیمە و بڕێش و کوبە و ئەوانە تەنها بە برنجە و پسڵە و دۆیە و هەندێک لەم بابەتانەیە بەس کە خستی یەکەنەوە و ئەی خۆی ماشەڵڵا تاموبوونێکی زۆر عجیب و خۆشی ئەوە لای ئەمە دۆخەوە ئاوایە پیزاکەتان کە هیچتان بۆ کردووە شەهیرەکەی بۆ ئامادە کردو شتەکانشی بۆ ئامادە کردو باش کامێکتر ئەویش دەست پێکات کاگنەریمان خەریکی چیە ئێوە من جارێ خەڵکی ڕازانەوەی ئەم مقابلاتی بەغدادیم بەغدادی بڵێ گەڕینەوە بۆ بەغاکە ئەمە بە بەشی میوانەکانێت بکە نانا خەمە نەبێ بەسەر سەر و بەسەر ئیشەڵڵ سەری ناکەن میوانی پیزاکەکەین ئەمڕۆ پیزایشی ئەمریکی ئەمە پیزە ئیتالیشمان هەیە بەڵام ئیتالەکە بم فرنانە ناکرێت وێ ناچەر بە بیکی بە ئەمریکیت بەڵێ جیازیان چییە؟ پیزای ئەمریکی لەناو قاپە ئەکرێت لەناو قاپە ئەگرێت پیزای ئیتالی ناکرێتە ناو قاپەوە کرێتە ناو فرنەوە هەر ئەوەیکێتە ناو فرنەکەەوە ئەو شێوەیە برژێت بە فرنە برژێ بەڵام ئەمە بۆ بەفیزای ئەمریکی بە هەموو فرنێکە برژێ شێنە خۆی پیزا خۆی ئیتالی نییە ئیتالە بەڵێ لە ساڵی 1970 دادۆ پیزا زۆر باشە پێمان بڵێ پیزاکە چ جۆرێکە گیاییە جۆرە گۆشتێکی بۆ بەکارێنی من ئەم شەو ئەمڕۆ لە متابعی هەواڵەکانە جۆرێک لە پیزان بینی لە ئیتالیا بەڵێ تازە دەستی پێکراوە پرۆتینی باڵێن گۆشتی کولەی تیا بەکارهێنرا کولە لێ هاڕاو من نازانم ئەو پرۆتینەکە ئاوا بەڵێ پیزانەوە ئەتمان زۆر ئێستا پیزای پەپەرۆنیمان هەیە پیزای مەرگەرەتامان هەیە پیزایی مشەکەلمان هەیە پیزای خارچکمان هەیە پیزای خزراواتمان هەیە پیزا هەربێ ئۆریگانۆی تابێ کاک شێرجان سۆسەکەی ئەم سۆسی ئەبێ ئۆریگانۆی تابێ کاک شێرجان سۆسەکەی ئۆریگانی تۆ جا پیزا نەوعەتی زۆر هەر کەسەوە بە شێوازێکی خۆ من ئەمڕۆ مشەکەلێکەکەم دوو پیزای مشەکەلەکەم بەو تەتی بەوینان بۆ سایلانەیکە من میریشمان هەیە قیمەمان هەیە بیبەی ئەلوانمان هەیە خارچکمان هەیە تەماتەمان هەیە گەرمەشایمان هەیە و لەگەڵ زەیتونە ئەمەش سۆسەکەیەتی ئەمە سۆسەکەی خۆمان بۆ ماگرتوێتەوە ئۆریگانۆشتی بەڵێ سوپ چیمان هەیە بەڵای سوپ شتێکی جوانی دروست کردو کاک نەریمان خەری بوو لە بیرتان چێ من لە بیرم بووە کاینیمان وڵا منیشتی جوانی تێکردو نادەوە چیە کاکە سوبێکی شوفانەوە بە شوفان ئەکرێت هەروە بێتەوە لەگەڵ پیازە دوو سەلێک پیازی بۆ بەکارێنیت دوو جێزەر زیینەکان بۆ نمونە داوا دەرمانەکان چییە داوا دەرمانەکان بەس زیرەی تێکەیت و لەگەڵ زەعتەرە دەستان خۆش بەس پێکاتی هەویرەکەشم بۆ باز نەکردن هەویر چۆن چۆنی شێڵدرێ باخانمان لێرە ڕێنمان بمێت چۆن چۆنی هەویرە شێڵدێ هەوی پیزا سەرەتا ئێمە 2 کیلۆ ئاردمان هەیە 2 کیلۆ ئاردێنین دوو هێلکەمان هەیە یان توانی هێلکە یان دوو هێلکە چیمان هەیە ئەمە هێلکەمان هێلکەیەکمان هەیە زائیدەن تاممان هەیە تام چییە تامی ئەنواعمان هەیە تام بۆ نمونە تامی گوڵاومان هەیە تامی قاومان هەیە تامی نەستەلەمان هەیە ئەم تامامان زۆر ئەتوانین بۆ من هەر کەسە حەزی لەش تامێ بێ ئەو تامە بەکاربێنە من تامی کەرەمێلە بەکارێنم خۆم تامێکی زۆر خۆشی هەیە ئەو تامی تیەکەیت شیرمان هەیە شیری بۆ کارێنیت هەروە بێتەوە ئۆریگانۆیە بێتەکەیت ئەو کاک شێرجان ئۆریگانۆی هەرە بێت یاابێ ئەو هەویرە بەڕاستی زەیتمان هەیە زەیتمان هەیە لەگەڵ خومرەیە ئەمە جوان پێکاتەکەی بۆ جوان جوان ئەگریتەوە ئەو پێکاتە ئەکێتە ناو ئاردەکەەوە جوان جوان ئاردەکە ئەشێلیت کە ئاردەکە و خەریک بەرەو شێلان ئەچێت تۆزە زەیتی تیەکەی زەیتی زەیتونی تێکەی بۆیە زۆر هی نەبێت هەویرەکە و زۆر نەرم نەبێت و زۆر بەیەکە و نەنووسێت ترکە زەیتەکە و تێگە جوان دەئنی 2 ساعت 2 ساعت هەویرەکە و شتێکی جوان دەرەشە و بە شێوازێکی ئەگەر هەڵم نەکرد بە هەندێک کات ئەپیستم هەویری ئامادەکراوی پیتزا هەیە وایە بەڵێ هەیە باشە یان ئەوەی کە خۆت ئامادەیە ئەوەی کە خۆت ئامادەیەکی باشتێکە بەڵێ زۆر باش من
بەدەوای سپۆنسەریەکان بکەین و بچینەوە شوێنی خۆمان و بەرگەیەکی تر دەست پێ بکەین. طبعا بینەرە بەڕێزەکان ئەم بەرنمەیە بە سپۆنسەری زەیتی کاشۆ ڕۆنی کاشۆ لەگەڵ نەخۆشخانەی بەخشین بەڕێوە دەچێت سپاسیانەکەین ناوبڕەکەیان بۆ وەردەگرین و دوایی بەردەوامە بین. بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کێکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بەخوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاک شێخ ماوەیەکە لە کەرتی تەندروستیە لە بواری تەندروستیە هەمیشە ناوێک بەرگوێمانەکەوەیە کە زۆر دیارە و پێ هەڵدانی زۆر لە ناو هاوڵاتیانە. ئەویش خستەخانەی بەخشینە نەخۆشخانەی بەخشینە تیمەکانی خستەخانی بەخشینن. ئەمانە ڕاستی چەند ساڵێکە کە هاتوونەتە نێو ئەم بوارەوە خزمەتەکانی خۆیان پێشکەش بە هاوڵاتیان کردو بە تایبەتی بە چینی هەژاری خەڵکی هەرێمی کوردستان ئیدی ڕاستی بوونە تا جێگەی ئاماشە دەستیان خۆش بێ نمونەیان زیاد بێ. ئەم نەخۆشخانەیە لە زۆر بوارە دەستپێشخەری گەورە و بوێرانەی هەبووە لە دابەزاندنی نرخی بینینی دکتۆر و نرخی دەرمانەکان و نرخی نەشتەرگەری و خزمەتگوزاریەکی کوالیتی باش و دڵنیایی پێدان بە نەخۆشخان و بە هاوڵاتیان کامە پێویستم کەرتا لە خزمەتی هاوڵاتیان دابێ بەبێ جیاوازی. ماسە عباس طبعا ئەمڕۆ ماشەڵڵا وەجبەی میوانی و وەجبەیەکە ڕوازان. بەڵێ ینی میوانەکان لەوە دەرچووە یەک دوانێ خۆشحاڵیەوە ماڵ بە میوانەوە بەڵێ لەخوا نزیکی جەژنی شارە بێ وابێ ئینشاءڵڵا. پێمان خۆشە طبعا ئەم میوانە بەڕێزانەی نەخۆشخانەی بەخشین کە تەوەری بەشی دووهەمی بەرنامەکەمان تا کاتژمێر 6 شێوازی کارکردنی تیمەکانی فریاگوزاری نەخۆشخانەی بەخشینە کە میوانداری دوو بەڕێزی زۆر خۆشەویست دەکەین کاوانیش دکتۆر محەممەد کاکەبرا پزیشکی پایەبڵندی هەناوی بەرپرسی تیمی تەندروستی لە بەخشین و هەروەها برا ئازیز و خۆشەویست کاک هەڵگورد سالار حەمەمین کە جنابیان پەرستیارن و پێمان خۆشە بێنە ئێرە و ئێمە لە خزمەتیانە بین. فەرموون. یاراوان سەرپەرشتی تیمێکی فریاگوزاری نەخۆشخانەی بەخشینە کە ماوەیەکە دەستی بەکار کردووە. زاینامە ڕەمەزانەتیان ماشەڵڵا سیمایەکی جوان و نورانی و ژنوبەرگی عملیات و واری تەندروستی و یاخوا بەخێر دوو بابەتی زۆر گرنگیان کۆ کردوتەوە هەم سیمایەکی ئیسلامی و هەمیش تەندروستی هەردووکیان دڵنیایی ئەدەنە هاوڵاتی ئینشاءڵڵا. کاتورگیانی خوا بەخێر بێن زۆر سپاس کاکە هەڵگوردی خۆشەویستی پێمان خۆشە باسی بەگشتی باسی خستەخانەی بەخشیمان بۆ بکەن لە دواییە ئیخساسەکەی خۆتانە و مەجای فریاگوزاری کە کاری تیاکەن. حەزەکەین بە دکتۆر محەممەد بڵین خستەخانەی بەخشین چییە؟
سەرەتا بەناوی خۆی پەروەردگار بسم الله الرحمن الرحیم. نەخۆشخانەی بەخشین نەخۆشخانەیەکی خێرخوازی قازانجنەویستە کار دەکات بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا کە تێیدا چەند کلینیکێکی جیاواز بە زاراوە پزیشکەکەی پێوترێ پۆلی کلینیک چەند کلینیکێکی جیاواز لە خۆیەگرێ ئەوەندەی توانی بێتمان و بە پێی توانای خۆمان سپاس بۆخوای گەورە زۆربەی زۆری بەشە جیاوازە تووبیەکان لە ناو نەخۆشخانەی بەخشینە جێی بۆتەوە و جێمان بۆ کردوونێتەوە. ئەلحەمدولیلا توانم بڵێم کەم بەشی پزیشکی هەیە کە پزیشکمان نەبێت لە ناو نەخۆشخانەی بەخشینە بووی. وەکو جەنابیشتان شارەزان و ئەزانن ئاگادارن و بینەرانیش لەوانەیە زیاتر ئاگادار بن کە نەخۆشخانەی بەخشین هەر لە ینی لە بەسیترین بەشەوە کە لە سەرەتاوە دەست پێکا بەشی سەیدە لەواتە دەرمانخانە بەشی تاقیگە گەشمان دوو بەشە بەشی خانە و شانەزانی پاشان پزیشکە پسپۆڕەکان چەندان پزیشکی پسپۆڕمان هەیە وەکو باسم کرد زۆربەی زۆری بەشە جیاوازە تووبیەکانە ئێمە پزیشکمان هەیە و الحەمدولیلا خزمەتی نەخۆشەکرێت. کاک دکتۆر ئەو جیاوازیەی کە هەتانە لەگەڵ دامەزراوە تەندروستیەکانی دەرەوەی خۆتان بۆ پێی جیا دەکرێنەوە پێی دەناسرێنەوە چییە؟ وڵی لە ڕووی طبعاً هەر هەموو موسسەیەک لە موسسەیەکی تر چەند خاڵێگەیە کە خاڵی جیاکاریە بە تەئکید نەخۆشخانەی بەخشینیش بەدەر نییە لەوەی کە چەند خاڵێکی هەیە وەکو جیاکاری لە گەڵ موسسەکانی ترە ئەتوانین بڵین ئەو چۆنەڵێ ئەو دەستە خێریەی ئەو دەست هەرزانیە لە نرخدا لەگەڵ هێشتنەوەی کوالیتی بەو بەرزیە ئەتوانم بڵێم یەکێکە لە سیماهەرە دیارەکانی نەخۆشخانەی بەخشین. زائیدەن لەگەڵ ئەوەشە سەرڕای ئەو سیماهەرە دیارە غەیری ئەوە ئەو تەعامولە جوانەی کە نەخۆشخانەی بەخشین کردوێتی بە شاهێدی خەڵکانی چواردەور الحەمدولیلا بۆتە ناسەرەوە و سیمایەکی جوان بۆ نەخۆشخانەی بەخشین لە چاو هەر دامەزراوەیەکی ترە. کاک هەڵگوردیا خۆ بەخێر بن پێمان خۆشە بڵین پرۆژەی بەخشین بۆ هەمووان چییە ینی ئێوە چیتان پێشکەش کردووە؟ ناوی خی گەورە تاعات و بەندایەتی هەموو لای قوبڵکە ئینشاءڵڵا دەستخۆشیتان لە یەکەم ماندوو بن ئەرکتان کێشە. پرۆژەی بەخشین بۆ هەمووانە پرۆژەیەکی زۆر جوانی نەخۆشخانەی بەخشین بوو کە لە دوو پزیشکی دان و دوو پشکنەری چاو لەگەڵ مامۆسایەکی ڕاهێنەری فراگوزاری سەرەتایی بوو. سەردانی هەموو باخچە و خوێندنگاکانی ناو سلێمانی و قەزا و ناحیەکانمانە کرد کە تێیدا پزیشکەکان پشکنینی دانیانە کرد بۆ سەرجەم قوتابیان و مامۆساکانی ئەو خوێندنگای کە ئەچوین و لەگەڵ یا پشکنینی چاویان بۆ ئەکرا وە سیمینار و باڵێن ڕاهێنانی تەندروستیمان هەبوو تایبەت بە مامۆساکان لەسەر فریاگوزارە سەرێتایەکان کاتێکە مناڵی تووشی خوانەخواست حاڵەتێکی نەخوازراوە بێ کە چۆن بتوانێت مامەڵی لەگەڵا بکات هەتاوەکو تیمێکی تەندروستی ئەگاتە لای. بەڕاستی هەنگاوێکی زۆر باش بوو دەستخۆشیێکی زۆرمان بۆ ها لەبەرەوەی کە مناڵێکی زۆر هەبوو لە پۆلی یەک پۆلی دوو یان ئەوانەی کە لە باخچەکان هەبوون لەوانەی دایک و باوک هەستی بۆ کردایە کە دانی مناڵەکەی کلۆریان ئازارێکی بۆ دروستە بوو قسەی ئەکرد بەڵام بەنسبەت چاوکزیەوە هیچ هەستی پێ ناکردنە دایک و باوک هەستی پێەکانە مناڵەکە خۆی ئەتوانێت بڵێ بۆیە ئەو پزیشکە بەڕێزانە ئەم کێشانیان دەستنیشانە کرد لەگەڵ ئەوەیە کە پرۆژەکە پرۆژەیەکی خێری بوو بێبەرامبەر بوو لەگەڵەوەشە هەر کەس پێویستی بە چارەسەر وایە کە ئەگەڕایەوە بە نەخۆشخانەی بەخشین لە سەتادە داشکاندنیشی بۆکرا بەڕاستی دەستخۆشییان لێکن پرۆژێکی زۆر جوان بوو. دەستان خۆش بێت. کاک دکتۆر محەممەد ئێوە بەشێکی جیاوازتان لەم ماوەیە کردەوە یان یەکێک لەو بەشانەی کە لە خستەخانەی بەخشین هەنگاوتان بۆنا ئەویش تەرتیبکردن و دامەزراندنی تیمی فریاگوزاری نەخۆشخانەی بەخشین بوو بۆ دەرەوە بە هەناوە چوونەوەوانە. ئەم بیرۆکەیە لەکوێوە سەری هەڵدا بە ڕۆڵی ئێوە چی بۆ لەم بوارەیە تا چەند توانی وتانە سوود بگێنن بەو خەڵکانی کە پێویستیان بە ئێوە هەبوو؟
دەستخۆش بە پرسیارێکی زۆر جوانە و لە جێی خۆیەتی سپاس بەخوای گەورە بیرۆکەی تیمی تەندروستی نەخۆشخانەی بەخشین لە 1/1/2021ەوە چووە بواری جێبەجێکردنەوە ئێمە پێشەوە چەند دانیشتن و چەند کۆبوونەوەیەکمان کرد لەگەڵ ئیداری نەخۆشخانەی خۆمان گەشتین ئەو بڕیارەی کە نەخۆشخانەی بەخشین پێویستی بە تیمێکی تەندروستی هەیە کە لەبەر ئەوەی خزمەتگوزارە تەندروستیەکان تەنها لە ناو هەرێمی کوردستانە قەتیز نەبێ بتوانین بگەیەنرێتە دەرەوەی هەرێمی کوردستان ئەویش لە ڕێگەی ئەمبوڵانسەکانمانەوە کە سپاس بەخوای گەورە لە ئێستاە و لە 1/1/2023ەوە 2 ساڵ و تقریبان 4-5 مانگێکە ئەلحەمدولیلا باوەڕ ناکەم هیچ شارێک هەبێت لە ناو عێراقدا ئێمە نەچوبینە ناوی بە بەسڕە و نەجەفیشەوە خەریەکەن یان ئەوان پەیوەندیتان پێوەکەن ئەمە چۆن ڕێکەخرێت بەڵێ شێوازی کارکردنی تیمەکەی ئێمە چۆنە زیاتر ئێمە کارمان لەسەر گواستنەوەی نەخۆشە ڕاستە چەند بەشێکی تریشمان هەیە وەکو بینینی نەخۆش لەلایەن پزیشکی پسپۆڕۆ لە ناو ماڵەکەی خۆیدا ئەنی هەر نەخۆشێک بێوێت لە هەرێمی کوردستانە یان بە ئاسانتر بڵێن لە ناو سلێمانیە ئەگەر بیوێ پزیشکی پسپۆر بیبینێ لە ڕێگەی تیمەکانی ئێمەوە کە ژمارە تەلەفۆنی تایبەت بە خۆمان هەیە ئەتوانێت پەیوەندیمان پێوە بکات و ئێمەش پزیشک و کارمەندی پزیشکی پسپۆر و کارمەندی بۆ ئەنێرینە ماڵەکەی خۆی هەر خزمەت گوزارێکی پزیشکی کە لە ماڵدا بکرێت و هی ئەوە بێت کە یعنی نەچێتە جیهازی ئەوەندە پێشکەوتووە کە لە جێی نەبێتەوە لە ئیسعافەوە ئێمە توانین لە ماڵەوە زۆربەی زۆری کارەکانی بۆ بکەین ئەگەر فەحسێکی تاقیگەی یا پشکنیەکی تاقیگەی هەبێ هەر لەوێ خوێنی لێ وەرەگرین و دوایەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ڤایبەر بێیان بەڵێ نەتیجەکەی بۆ ئەو پرسیارە بکەم هەیە بۆنمونە دوێر نییە دەست بەرێ بۆ ئەم تەلەفۆنە ئەم پەیوەندیە سوزانم ئەم بانگێشکردنی تیمەکانی ئێوە لەوانەیە هەستکە زۆر لە ڕێمادیەوە لەسەری ئەکەوێ ئەم تێچوونی ئەمە چۆنە ینی ئێمە هەر لە ڕێگەی تەلەفۆنەکە و یەکلایی ئەکەین و ئەوە نییە بڵێ دوای ئەوە شتێک داواکەین کە خوانە خواستە لە توانای ئەوانە پێش ئەوە هەموو ڕوونکردنەوەیەک بە نەخۆشە دەین تەنانەت ئەو نەخۆشانەی هەندێک نەخۆش خۆیڵە کێشەم لەگەڵ سیعرانیە ئەوەش هەر پێڵین ئێمە بۆی شتەکە بەتاکید هەموو شتێکیان لەگەڵ ئابڕێنینەوە دوای ئەوە خزمەت گوزارەکانیان پێشکەشەکەین وە دوای ئەوەش زۆربەی جار خۆمان تەلەفۆنمان کردوتەوە بۆ ماڵەکە بەبێ ئاگداری تیمەکە بزانین ئایا ئەم خزمەت گوزاریە ماڵەکە بەدڵی بووە ئایا گلەیەکی لە ئێمە هەیە سپاس بەخوای گەورە گلەیەکی وانە هاتۆتەوە سەرمان کە بێتە عیبە بۆ تیمەکەمان لەوەیە تەواو نەکرد بۆ دەرەوەی شار زۆربەی زۆری نەخۆشخانەکانی تریان نەخۆشخانەی خۆمان بۆ نمونە کەسەکە خەڵکی دەرەوەی کوردستانە خەڵکی بەغدادە خەڵکی نەجەفە کێربەلایە تەلەفۆنمان بۆکەن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە بۆ فڵانە شوێن ئەمانەیە بڕۆینەوە ئێمەش لە ڕێگەی کارمەندی تایبەتی خۆیەوە وەڵامەدرێتەوە و سعر و هەموو شتێکی لەگەڵا تەرتیب بکرێ و بە سەلامەت ئینشاءڵڵا گەینەوە شوێنی خۆی بۆ سەحبەس طبعاً کاکەڵگرتم پرسیارەی لەکەین ئێسێمە ئەگەر بەیەکێ بڵین میوانمان بە ئێوارە پیتزایێنێ مەسەگەر کاکەڵگوردی و ئەڵێن میوانمان بە چیان هێنێەوە خۆی میوانمان بە پرۆژەیەکی جوانی تری نەخۆشخانەی بەخشین ماشەڵڵا پرۆژەمان زۆر و مشیان پرۆژەیەکمان هەبوو لە 19 ڕەمەزان یەکەم ئێوارە بوو ئێوارەخوانی ئامادە کرابوو بۆ 7,000 تەلەبەی کەمپی نوێی زانکۆی سلێمانی لەگەڵ فیستیڤاڵێکی تایبەت کە لەو ئێوارەیە ساز کرابوو بە دواتر 6 ڕۆژی لە دوای ئەم بەروارەوە خواردن ئامادە کرابوو بۆ 21,000 خوێندکاری ئەو بەشە ناوخۆیە و پەیمانگای تەکنیکی سلێمانیش جا ڕۆژێکیش بە ئێمە بڵێن میوانمان یعنی کاکەڵگورد ئێوە لەم هەفتە ئەو ڕۆژێک یەکەم جار کراوە بزانم 7,000 بوو دوای ئەوە 21,000 بەڵێ سێ ڕۆژی لە دوای ئەوانە سێ ڕۆژ یا بڵێن سێ ئێوارە 21 ژەمە خواردن ئامادە کرابوو بۆ تەلەبەی داخلیەکان کە ئێواران تەوزیع عکرا بەسەر داخلیەکانە سێ ڕۆژیان بۆ کوڕان بوو سێ ڕۆژیشیان بۆ کچان بوو ئەجا تیمێکی تەندروستیش هەر لەوێ بوو بۆ خوا نەخواز ڕووداوێت شتێکی نەخوازرا و ڕوویبایە تیمەش لەوێ بوو دەستان خۆش بێت بەرەکەتی کارکردن حەزەکەم خۆیەک بۆەوەی کە ئیشی خەڵکی تریژ هەر لە بەچاو بگیرێ پرۆژەی میوانمان بە هەروەکو ئیزافێک بۆ قسەکانی کاگەڵگورد بە یارمەتی چەند سپۆنسەرێکی تر بوو خۆی گەورە پاداشتیان باتەوە لێرەوە دەستی ڕێز و هەموو ینی شتێکی جوان بەڕاستی بێ لە جێی خۆیان باز بکرێت چەند کۆمپانیایکی بەڕێز بوون
خی گەورە پاداشتیان باتەوە بەڕاستی خێرێکی گەورە بوو هەم لە ڕێگەی ئەوان و ئێمەشتوانیمان ئەلحەمدولیلا دەستباریان بین و ئەو خێرە ئەو بپرسم ینی بەرەکەت و قازانجی ئێوە لەم کارانەیە میوانمان بە پرۆژی بەدەمەوە چون بە هاواناوە چون توزانم داشکاندنی نرە قازانجی بێ ینی قازانجی ئەوە لە کوێیەوەمان پێ بڵێ بۆچی تانەوێم جۆرە خزمەتانە پێشکەوت ئەوە بکەن خەڵک وڵای ئینسان خۆی پەروەردگار کە دروستی کردووە شەرت نییە هەر چاوی لە قازانجی دنیایی بێ بەڕاستی ئەگە تۆ بەس چاوت لە قازانجی دنیایی بێ زۆربەی زۆری کارە خێرەکان هەیە لە دەستەشێ بەڕاستی ناتوانانی بیکی یعنی ئیلاش کار نییە کە بڵێ 100% ئەمە قازانجی دنیایی مەحڵە و ئیتر هیچ شتێکی تریتیانی نەخێت چەنەها کار هەیە لەوانەیە لە ڕووی دنیایەکەەوە زەرری تیا بکەیت بەڵام مرۆڤی موسڵمان بۆ ئەو دروست نەکراوە کە بەس چاوی لە دنیا بێ ئەنی باگراوندێک هەیە لە پشت ئەوەوە کە خی گەورە گەل لێمان وەرگێ ئەوە ئیتر هەموو شتێکە بۆ ئێمە کارێکی گرنگەوە ڕاست کاک دکتۆر چیترتان باسی ئەم ڕەمەزانە بکەیت ئەم ڕەمەزانە مامەڵەتان لەگەڵ نەخۆش و هاوڵاتیانە چۆن بوو بوون بوونە خۆشتان زۆر بووە کەم تایبەتمەندی خەڵک یان خەڵک گرفتی لەگەڵ چیا هەیە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە وەوە توانی وتانە چی بکەن بۆ ئاسانکاری نەخۆش بینین و نەخۆشان و ئەو بابەتان بەنسبەت مانگی ڕەمەزانەوە ئاسایی وەکو مانگەکانی تر ئێمە تەلەفۆنمان بۆیە لەلایەن پەیوەندیمان بۆیە لەلایەن چارەخوازانەوە وەکو جیاوازی هیچ جیاوازیکی ئەو تو هەست پێ ناکەین لەگەڵ ماکانی ترە جگە لەوە نەبێت کە بمانەوە نەمانەوێ ئەگەر نازانم تا ئێستا لێ کۆڵینەوە کرابێ یاننا ڕێژەی نەخۆشیەکان کەمتر بوونەتەوە بۆ ئێمە یعنی چارەخوازی کەمتر تەلەفۆنەکە بۆ تیمی ئەمبوڵانس وەک لە چاو مانگەکانی ترە ئیتر ئایا پەیوەندی بە بەرەکەتی مانگەکەەوە هەیە یان ئەوەیە نەخۆشەکان چۆنڵی کەمتر سەردانی عیادەکانەکەن لە کاتی ڕەمەزانە هەر بەگشتی هەموو ینی پزیشکەکان ئازام هەموو عیادەکان هەر بەڵێ لە ڕەمەزانە نسبەی نەخۆش زۆر دابەسێت هەر مامۆستا بە تایبەت لە کاتی بەربانگە خەسخانە کەسی پێوە نییە ئەرتوانی دەرگا داخی ماشەڵ هەمووی لە ماڵی کەس کێشەی نییە برسیانە بەخوا بزانێت کاک دکتۆر ئێوە لە خەستەخانەی بەخشین دیارە بواری تەندروستی وەک هەر بوارێکی تر سوزانم هەندێک هەلپەرست ڕێزم بزەناتان هەیە توانیوانە دەستخانە و کەرتە بۆ دەرمانی ئەکسپایر ماوە بەسەر چوون قاچاغێنان ساختکردنەوەی دەرمان سوزانم ینی هەر بەکارهێنانی خەڵک بۆ ئەم مەوزوعانە دەوڵەمەندبوون و سوودبینین لە وەز و بارودۆخی خەڵک بۆ خۆ دەوڵەمەندکردن و بۆ پارەکێشانەوە ئەمانە بەداخەوە لێرە لە هەرێمی کوردستان لە هەندێک بواری تەندروستی و کەرتی تەندروستیا ئەبیندێ و زۆر جار بێتە مایی گلەیش و زۆر جاریشە بێتە مایی مەترسی بۆ سەر هاوڵاتیان لای ئێوە ئەمانە چۆن بنەبڕ بکرێن چۆن ڕاگیراون بۆەوەی تێکەڵ باش و کارە جوانەکەی ئێوە نەبێ ینی ڕۆڵتان لەم بوارەیە چییە بۆەوەی خەڵکێک ئێوە دروشمی لە ئێمە دڵنیاترن وازانم بەو دروشمە چۆن هاوڵاتیان دڵنیان لەوەی کە ئێوە نایڵن ئەم جۆرە غەش و تەزویر و هەلپەرسیە بێتە ناوی شەکارتانە خڵای بەشێکی زۆری بێ هاوڵاتیان خۆیان شایدی ئەومان بۆ بدەن یعنی کە هاوڵاتیەک دەچێتە دەرمانخانە عیلاجێکە کڕێت ئەی باتەوە ماڵەوە ئەم عیلاجە ئایا ئەم عیلاجەکە ئێمە داوامانە پێی ئەکسپایر بووە یان بە جۆرێک لە جۆرەکان بە ڕێگەیەکی ناشەرعی غەیرە شەرعی هاتوتە ناو چەیدەلەکەی ئێمە یا دەرمانخانەکەی ئێمە ئەو بردوێتی ئایا پارەیەکی زیاتری لێوەرگیراوە یاخود نا ئایا چ جیاوازیەکی هەیە بۆ نمونە ئەم عیلاجە ئێمە هەمان عیلاجدانەی ئێمە دابێتمان پێی بە نرخێک لە شوێنێکی تر بە نرخێکی زۆر زۆر گرانتر وەری گرت بێ پێویستە خەڵکیش خۆی ئینێک بکالەوەیە بە هەمان شێواز بۆ هەموو بەشەکانی تر بۆ نمونە من وەکو بەشی ئەمبوڵانس و تیمی تەندروستەکە ئەگەر قسە بکەم لەگەڵ تیمی فریاکەوتنەکە چونکە تیمی تەندروستەکە ئێمە دوو بەشە فریاکەوتن زایدەن ئەمبوڵانس هەردووکی لە لای منە یعنی ئەو خزمەت گوزارانی کە لای ئێمە پێشکەشەکرێت سپاس بۆ خی گەورە بەپێی ئەوەی کە پرسیارمان کردووە هیچ شوێنێک نییە بەو کوالیتیە و بەو سیارەی ئێمە ئەو خزمەت گوزاریانە پێشکەش بکات دەستان خۆش ویستم شتێک بپرسم ینی بابەتی تەندروستی ئەو نەشتەرگەری سوزانم چون بۆ لای دکتۆر ئەوە نییە بەشێک بێت لە حەزوارز و کەمالیات بۆ هەموو بوارەکانی تر تۆگە پارەت لە گیرفانە نەبێ ناچیتە بازار شت بکڕی بەڵام
تێکچوونی باری تەندروستیەقی بە گیرفانەوە نییە. کاک دکتۆرەکرێ پێمان بڵێ هەبووە ینی کەسانێک خەڵکانێک هاوڵاتیەک نەخۆشێک بێتەلاتان بۆ چارەسەر دوای چارەسەریانی بارودۆخی مادی وا نەبوو بێ کە بتوانێت قەرەبووی مادیەوە بکاتەوە یان چوزانم حەقیدا و دەرمان و حەب و عملیات و نەشتەرگەریکەی بدا. ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەو هەڵکانەیەکەن کە تەواو هەژارن و نەبوون ینی هیچ حاڵەتێکی ئاوا لای ئێوە هەیە تۆمارکراوە؟ بەتەکید ساڵانە راپۆرتی نەخۆشخانەی بەخشین هەیە و لە ماوەیەشا بڵاو کرایەوە ساڵی 2022 کە بە بڕێکی زۆر بوو بەخوا ئێستا ژمارەکەم بزەب لە خاڵە نەماوەلان لە خۆمە شتێک نەڵێم بەڵام بڕێکی زۆر بوو کە هاوکاری نەخۆشی هەژار کراوە هەموو ڕۆژێک ئەو حاڵەتەمان هەیە نەک بڵێ هەموو ڕۆژێک هەمانە بە تایبەتی وەکو جەنابیشتان لەوانەیە شارەزا بن بەشی چاودێری وردمان هەیە ئێمە بەشی چاودێری ورد بەشێکی تەواو هەستیارە مەسروفێکی زۆری پێویستە پزیشکی پسپۆر لەوێ داوامەکە پزیشکی پایە بڵندی بەنج لێ داوامەکە بێهۆشکاری یعنی ئەمە بتێونێتێ مەسروفێکی زۆر زۆرە لەسەر نەخۆشخانە وابزانم تاوەکو ئێستاش هەرزانترین نەخۆشخانەیە لە ڕووی بەشی چاودێری وردەوە ئەوەندەی ئاگادار بم یعنی لەوەشە کە لەوانەیە شەوێک 500,000ەکەی بۆ سەر نەخۆش هیچ نەخۆشخانێک نییە بۆ نرخە بێ هەموو ڕۆژێک ئەومان بۆ دێتەوە نەخۆشیش ناحەقی نییە بەڕاستی کە ئەو پاری بۆ نەسوڕێ بە تاکید نەخۆشخانەی بەخشین سپاس بەخوا لە ڕووی ئیدارەوە الحەمدولله تەواوی هاوکاری ئەو نەخۆشانە کراوە بەبێ توانات چەندێک توانی بێتیان و هەموو ساڵێکیش ئەو هاوکاریانە بە ئامار بڵاوکرێتەوە. عفو ببورن هەر لەسەر مەسەلەی ئەو هاوکاری شتە یعنی پێشتر باسی حساب و پارەوەرگتن لە نەخۆش و ئەم شتانەمان کرد ئێمە لە مەسلەی هاوکاریە زۆر کات هەبووە نەخۆش شەو ئۆکسیجینی لێمەڕاوە یعنی بەبێ هیچ شتێک هاوکاریمان کردووە کەم خزمەتگوزاریمان تەنها لە کاتی کۆرۆناکەیە هەبوو یان جاری وە هەیە کەس تەلەفۆنمان بۆ کات ئەگرید یعنی ئەڵێ فریام کەون ئێمە لەم کاتەیە بەبێ گوێدانە سەر و بۆ کۆمەڵی شتی تر ڕاستەوخۆت ئەچین ئەمە لە کاتێکا لەوانەیە ئێمە میسعافانی ئەمە هەمویان کامێرای حکمی ئەیگرێ و غرامەی لەسەرە یعنی ئەگەر ئەو کەسە هەر پارەشمان باتێەوە مەبلەغێکی کەم یاینە 30,000 بە ئێمە بەس ئێمە لەوانەیە لە کامێرێکمان نابێت لە ڕێگە 100,000مان بۆ بێتەوە هیچ گوێمان لەو شتەنیە لە مەسلەی خێر و ئەو شتانەیە هەر کەس پێویستی بە ئێمە بێ شڵا کەس پێویستی پێمان نابێ بەڵام ئێمە لە خزمەتێ بەنسبەت حاڵەتی تەواری سەڵی حادسێ لە شوێنە ڕۆدات ئێوەکو کاکتۆر جنابیش یعنی وەکو تیمی بەخشین ئایا ئەتوان ئەگەر پەیوەندی تا پێوە بکەن ڕاستە خۆ بچنە و شوێنە و یعنی ئیسعافاتەوەلی سەرەتایی بۆ بکەن و چۆن تەنسیقەکەن لەگەڵ بەشی نەشتەرگەری کاتێکە ئێوە هەموو بەشەکانتان هەیە مشکلتان بۆ دروست نابێت لە بەشێک لەو بەشانی کە بڵین ئەگەر شکاوی بێ ئەگەر جەڕاح عامە بێ ئەگەر هەر بەشێک لەو بەشانی کە بڵین بەرکەوتنی هەبێت. ئێمە دوو ئەمبوڵانسمان هەیە هەر کاتێک کە پەیوەندیمان پێوەکرێ بەگۆی کە باسم کرد جۆناین بە حاڵەتەکە بە تایبەت ئەگەر تەواری ئەوە بۆ هەر کەس تەلەفۆنمان بۆکە ڕاستەوخۆ ئێمە تیمێکی شارەزامانێ سوپاس بەخوا تیمەکە ئێمە زیندووە بەردەوام کۆرساتیان هەیە ئەزمونێکی زۆریان هەیە لەگەڵ ئیسعاف و لە بەشی فریاکەوتن چکاوەکو دکتۆر وتی کارمەندی ئێمە هەم لە بەشی ئیسعاف داوامەکە هەم لە بەشی فریاکەوتن یعنی بەردەوام لە گۆڕانکاریە بەردەوام لە ئەپدەیتە لە نەخۆشخانەکانی کە داوامیان هەیە کاتی ئەچنە سەر حاڵەتێکی واوەکەی بە ڕێزی فەرمود ڕووداوێکی هاتوچۆیە بەداخۆ لەبەرەوەی کە نەخۆشخانەی بەخشین تەواری نییە ناتوانین پێشوازی لە هەموو حاڵەتێک بکەین بۆ نمونە حاڵەتێکی چەقۆیە یاخود حادیسەیەکی سیارەیە ئێمە ئەوەی پێویست بێ بۆ یەکەین ئەوەی پێویست بێ بۆ یەکەین بە دواتر ئیگوازینەوە بۆ نەخۆشخانەی حکومیەکان نەخۆشخانەی شار دوای ئەوەی کە لەوێ کۆمەڵە ئیشی ئاسایی شوشتی بۆ کرا ئەو کات خۆی ئەتوانێت بێتەوە بۆ نەخۆشخانەکەی خۆمان کێشەمان بە دروست نابێت. کاک دکتۆر هەمانگیتان لەگەڵ وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت و کەرتی تەندروستی گشتی چۆنە؟ وەکو تیمی ئەمبوڵانس باسەکەیت؟ تیمی ئەمبوڵانس و هەم نەخۆشخانەی بەخشین بە عامیان. وڵای لەوانەیە نەخۆشخانەی بەخشین من بە عامەتەن ئاگاداری ئیشەکانیان نەبم وەکو نەخۆشخانە وەکو تیم چۆن؟ بەڵێ وەکو تیم تاوەکو ئێستا یەکجار لە وەزارەتی تەندروستی بانگی کردین بۆ ڕێخستنەوەی نرخی هەموو ئەمبوڵانسەکانی ناو هەرێمی کوردستان لە سلێمانیە دوو نەخۆشخانە بانکرابوون نەخۆشخانەی بەخشین لەگەڵ نەخۆشخانەی فاروق یعنی هیچ نەخۆشخانەیەکی تر وەکو نوێنەر بانگ نەکراون بە فەرمی
تەنها دوو نەخۆشخانەیە بانکرابوون و سواز بخوا ئێمە ئاماری خۆمان زۆر لێ دەستخۆشێکی زۆریان بۆمان هەبوو کە یان تا ئێستا تیمی وامان نەبینیوە ئاماری وا ڕێک و پێک یعنی سیاری خزمەت گوزاریەکان هەمووی دیاری کراو نرخ اینجا چۆن دانراوە ئەم نرخانە میکانیزمی دانانەکەی ئایا ئێمە چۆن نەخۆشە بین تەنان ڕستمی ناو ئەمبوڵانسەکانیشمان بۆ گرتبوون کە چیتیایە و چه ئامێرێکی تایە و ئامێرەکانمان چۆن و کوالیتی ناو ئەمبوڵانسەکان زۆر سەیریان لێ هات بەڕاستی دەستان خۆش بێت الحەمدولله ئێوە ئەمە بۆ هاوڵاتیانەکەن چی لە هاوڵاتیان داواکەن هاوڵاتیان چۆن مامەڵەتان لەگەڵا بکەن لە دامەزراوەکەتان لە دەرەوەی دامەزراوەکەتان زانم چیتان هەیە کە هاوڵاتی هاوکارتان بێ بەڵێ وڵی بەتەشید هیچ خزمەت گوزاریە کە تۆ پێشکەشیکەی بە کەسێک ئیلا شتەکە دوو لایەنەیە ئەبێت تۆ هاوکاری ئەوکەی ئەویش هاوکاری تۆ بکات هاوکاریکردنەکەی ئێمە تا لە توانامان ئێمە بە زۆر بە دڵسۆزیەوە خزمەت گوزاری پزیشکەکانیان پێشکەشەکەین ئەویش کە لەسەر ئەوانە تەنها ئەوەیە بۆ نمونە کە تەلەفۆنێک بۆ ئێمە ئەکرێ ینی بە شێوازێکی ڕێک و پێک ناونیشانەکەمان پێ بدرێ بۆ نمونە جاری وا هەیە بە 15 تەلەفۆن ئەنج ئەگەیتە ئەو شوێنەی کە ئەو مەبەستێتی یان جاری وا هەیە ئەو شتێک ئەو حاڵەتی کە بەسەر ئەو هاتووە ئەو حەجمی خۆی پێنادا یعنی هەستەکەم وعیە تەندروستیەکە لای خەڵک بە پێی پێویست نییە هەرچەندە ئێمە کە ئاچینە شوێنەکە و حاڵەتەکە دەستنیشانەکەین و عیلاجی بۆکەین استفادە لە ئینتەرنێت ناکەن بۆ موقع دۆزینەوە با ئەوانەیە کەس هەیە ئینتەرنێتی لانی ئەو مشکلەکەمان یان هەندێک کەس نازانێت چۆن نازانێت چۆن ئەگینا بەڵێ زۆربەی زۆری کاتەکان هەر لە ڕێگەی لۆکیشنەوە ئەتوانێت چینە هەمان ئەو شوێنەی کە ئەو داوای کردووە بەڵام هەندێک ماڵیش هەیە لەوانەیە ئینتەرنێتی بەڵێ یانەوەیە لی نەزانێت کە چۆن بۆما بنێرێ بەڵام ئەوەش هەر سپاس بخوا حەلی خۆمان بۆ دۆزیوەتەوە و لەگەڵ یا لەسەر هێڵە بین هەتا ئەگەینە ئەو شوێنەی کە ئەو مەبەستێتی کاگەڵ گوردەگەت جەناب شتێکت ما بێتەوە بێڵی دەستان خۆش بێ وەڵاهی من حەزم کرد باسی سێ تایبەتمەندی بکەم ئەم ئەمبوڵانسانی ئێمە دوو تیمان هەیە کە 24 کاتژمێر هەموو ڕۆژێک ئەوە لە خزمەتی خەڵکایە دوو ئیسعافی تریشمان هەیە دوو ئەمبوڵانسی تر هەر یەدەک خوا نەخواز ڕووداوێکی گەردونیە لافاوێکە شتێکە بە هەمان کوالێتی ئەو دوانەی پێشتر بە هەمان تیمی شارەزای ئەوانی پێشتر لە خزمەتی خەڵکە هابێ و دواتر ئێمە ئەم دوو ئەمبوڵانسەی کە هەمانە کاتی ئەوان بڵێن ئەو نەخۆشانی کە نەخۆشی گوازراوەیان هەیە ئەو پێداویستیانەی کە بەکاری ئەهێنین بۆ نەخۆشێکی گوازراوە بۆ کەسێکی ئاسایی بەکاری ناهێنین تەنانەت نەخۆشێکی با بڵێن کە کۆرۆنایەتی بۆ نەخۆشێکی تاقیمیەکەین ئەنج بۆ نەخۆشێکی تری کۆرۆنای بەکارێنین کاملی ئافەکەمان تاقیمەکرێ ئەمە ئەوە دواتر هەر ئەمبوڵانسێکی ئێمە 120 بابەتی پزیشکی جیهاز و دەرمانی تێدایە یعنی 120 جۆری جیاوازی تایە کە هەموو ڕۆژێ چێک ئەکرێ هەموو ڕۆژێ بشکێنرێ دڵنیا ئەبێتەوە ئەو کارمەندە لەوەی کە ئەم جیازە لە ئیش کەوتووەکە ئەمانەوە زانین هیچ شتێک زەمان نییە بە تایبەتی جیازی کارەبایی وتەنانەت ئەگەر لە کاتی حالەکردنی نەخۆشێکی شات جیازێکیش خەلەلی هەبێ شتێک بێ ئێمە یەکمان هەیە احتیاطمان هەیە بۆ ئەو شتانی کە ضرورە دوودانەی تایە یعنی لە باتی دوو بتڵە ئۆکسیجین کە لە ئەکسەرەتی ئیزعافەکانە هەیە ئێمە سێ دانەشیت هەیە دەستان خۆش بێ نمونەتان زیاد ساڵە خۆی گەورە پاداشتان بێتەوە خزمەتێکی گەورە و باشەکەن بە مامۆستای بەڕێز ئێستا ساتەوەختیەوەیە ئێمە فیچەرێک بخینە خزمەتی هاوڵاتیان ببینن یەکێکی تر لە سپۆنسەرەکان تەبان نەخۆشخانەی بەخشین کە لێرە ئامادەیانەیە بەشێکی سپۆنسەریان بەرنامەیە سەرچینە لای بەشی دووهەمی سپۆنسەری کە ڕۆنی کاشۆیە هاوکارمان کاک پەیوەند عومەر سەردانی ئەو دامەزراوەی کردووە و کارگەی کردووە کە زەیتی کاشۆ بەرامەهێنێ بۆی مەسەرەن دڵنیایی بداتە هاوڵاتیان سروشتی شەکەی چۆنە کوالیتی شەکەی چۆنە جا بە سپاسەوە دەچینە لای کاک پەیوەند و بۆی بینەریە و فیچەرە بین کە لەسەر زەیتی کاشۆ بەرەمێنراوە لەگەڵمان بن.
سڵاوی خۆی گەورەتان لێبێت سەرەتا بەخێر هاتنتان دەکەین سپاس بۆ ئەو دەرفەتەی کە پێتان بەخشین کە لێرەدا لە بەنامەکە ئێوەیە باسی ئەوە بکەین چۆنێتی بەرهەمهێنانی زەیتی سروشتی کاشۆ بە تەندروستیرن ڕایگا کە ئەویش لە ڕێگەی پەستانی ساردەوە. ئێمە کە جێگەی باسە لێرەیە باسی ئەوە بکەین کە ئەو ناوکی گوڵە بەڕۆژەی کە ئێمە لێرەیە بەکاری ئەهێنین جیاوازە لە ناوکی ئەو گوڵە بەڕۆژەی کە ڕۆژانە ئەی خۆین و بەکاری ئەهێنین کە ئەم ناوکی گوڵە بەڕۆژەیە پێک هاتووە لە سا 6 بۆ لە سا 7 لە زەیتە کە ئەویش بڕێکی باشمان ئەداتێ لە زەیت. سەرەتا ناوکی گوڵە بەڕۆژەکە ئەەکەین لە ناو سایلۆیەکی گەورەوە دواتر لە ڕێ ئەم سایلۆیەوە دەگوازرێتەوە بۆ ناو 3 سایلۆی ترەوە کە لەسەرەوە دواتر دێتەوە بۆ ئامێری بەرهەم کە لێرەیە 20 بۆ 24 ئامێرمان هەیە لە ڕێ ئەم ئامێرەوە لە ڕێگەی پەستانی ساردەوە ئەتوانین ناوکی گوڵە بەڕۆژەکە بگوشین و پاشماوە و زەیتەکەی لە یەکتری جا بکەینەوە. لێرەدا دوای ئەوە ئەگوازرێتەوە بۆ خەزانە لەناو ئەو خەزانەیە بۆ ماوەی 7 بۆ 8 ساعات ئەمێنێتەوە بۆ ئەوەی خەڵچەکەی بنیشێتەوە پاش ماوەکەشی جیا ئەکرێتەوە کە لێرەدا پاش ماوەکی بەکار ئەهێنین بۆ خواردنی ئاژەڵەکە. لە دوای خەزانی نیشتنەوە ئەگوازرێتەوە بۆ بەشی پاڵاوچە کە لێرەدا بە سیستەمێکی ئیتاڵی پێشکەوت و دەپاڵێرێ لە ڕێگای پەستانێکی زۆرەوە دەپاڵێرێ بۆ ئەوەی زەیتێکی تەواوڕون و جوانمان دەستکەوێت. دواتر دەگوازرێتەوە بۆ بەشی بەڕات کە لە بەشی بەڕادا بۆ ماوەی 24 ساعات دەمێنێتەوە. لێرەدا زەیتێکی تەواو ئامادەمان هەیە لە ڕێگای ئامێرێکەوە بە بڕێکی دیاریکراو ئەکرێتە ناو دەبەکان دواتر سەری پێوە دەکرێت و لە ڕێگای ئامێرێکەوە بڕواری ڕۆژی دەرچوون و ڕۆژی بەسەرچوونی لێ ئەدرێت دواتر ستیکەری لێ ئەدرێت و لە ڕێگەی کارمەندێکەوە ئەکرێتە ناو کارتۆن و پاکێجینگی بۆ ئەکرێت و ئەکرێتە ناو بازاڕەکان و دێتە بەردەستی ئەوەی خۆشەویست. شيخ ئێمە لە مانگی ڕەمەزانە ماشەڵڵا و گەوهرانەی کە لە هەگوەکەی ئێمەیە هەبوون خەریکە هەموویمان پێشکەش بە بینەران کردووە ئەوەی ماوەتەوە دووسێ گەوهرن خۆی گەورە تەمەنما بە ئینشاءڵڵا 28 و 29 و 30 ئەگەر پێشکەشی بینەرە بەڕێزەکان یەکەین بەڵام ئەوە بابەتی گەوهرەکان بەڵام با بزانین ئەم وەکو دەرفەت مانگی ڕەمەزان ئەم دووسێ ڕۆژەی ماوە لە بەردەم مسڵمانانە چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین جەنابی مامۆستا باش. مامۆستا باس خۆی ڕەمەزان ینی هەیەجان و گەرم و کوڕی و جموجۆڵێکی سەیری تایە هەتا بەشێک لە مسلمانان لە ئەوەڵی ڕەمەزان زۆر بە گەرمی هاتووی مزگەوتەکان قورئانە خوێنێ زیکری خواکە دوای هەفتێ مزگەوتەکان وردەوتە چۆڵە بێت کەمێ چۆڵە بێت تا چێتە دوای 15 لە حەڤەوە هەمتر گەرموگوڕی دەست پێکاتەوە کە نزیکی شۆکانی قەدرە بێت و دوای 27 جارێتر تۆزێ کزی دروستە بێت لە ئەم شەوە مزگەوتەکان کەمێک کزی پێوە دەرەکەوێت چکە ئەو قووەتەی کە مزگەوتەکان و قەرەباڵغی دەوریە بینێت زیاتر 27 بۆ 27 بەڵام حەق نییە وابێ بەڕاستی حەقا ئێمە مانکە هەر هەمووی چکە مە نازانین یەکەم شەوی قەدر کەیە یعنی ئەمە مەجهولە نادیارە دوای ئەوە دوعایەکی معنەویە بۆ شەوی قەدر گەڕان بۆ شەوی قەدر دوعایەکی معنەویە کە خوایە من ئەمەوێت تۆ لە من ڕازی بی من بەدوای شەواگەڕێم لەبەرەوە خوای گەورە ئەم حاڵەتی پەرۆشان و جموجوڵەی تۆ بینێت کە سەرقاڵی بەوەی کە خوایە بگەم بە شەوی قەدر و دەستم لێی گیر بێت بابەتی شەوی قەدر وەکەوەی کە نەوتراوە شەوێک بە تایبەتی ڕاست ئاماژەیە کراوە بۆ 27 تا 20 ئەوەندەیە بەڵام هەمان ئاماژەش
بۆ شەوە تاکەکان ڕاستە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ التەمیسوها في الأوتار یعنی ئەکرێ ئێمە لە شەوە تاکەکان خۆ 29 شەوی تاکە 29 قسەی زۆر لەسەر یعنی یەکێکە لەو شەوانەی کە ئاگۆنجێ شەوی 29 قەدر بێ لەبەرەوە ساڵەکە ئەگۆڕێەوە هەروەها ئێمە شەوی جەژنیشمان هەیە مامۆستا عەباس کە شەوی جەژن خۆی بۆ خۆی عیبادەتی تایبەتی تایە ینی ئێمە جارێ شەوی جەژن فەرامۆشەکەین هەمووی خەریکی خۆ حازرکردن و چێشت و ماڵ و بازارکردن و بەڵام بەشێکشی دانین بۆ عیبادەت لەو شەوەیە ئەگەر دەقەش بووە ئەگەر چارێکێک بووە خۆی چۆن لە کاتی ڕۆژووە خۆشترین ساتەکانی کاتی بەربانگە با بڵێ ئەوش هەر لە سنەتی شاهاتووە بۆ عمومی ڕەمەزانەکە شەروایە جەژنەکە گەورەی هەیە بەقەت گەورەیەکانی ڕۆژەکانی ڕەمەزان بۆ چونکە تەواوکەری ئەو مانگەیە ڕاستم جامە سێ ڕۆژ جەژنمان هەیە لە ڕەمەزانە ئەم سێ ڕۆژە چۆن بەڕاستی شتێ بکەین کە خۆی گەورە ڕازی بکەین تایە نەک خوا نەخوازە لەو سێ ڕۆژە ترپاڵی لێبینەوە واز بێنین و چی ناشەرعی بێ ئەنجامی بێنی من خیتامێکی زۆر خراپ مامۆستا من یەک تێبینی بۆ خۆم ینی ئەوە نەبێ من با بڵێن هەر بە تامەزرۆی ئەوە بم جەژن بکەیەوە ئەوەنە بەڵام لەگەڵ ئەوەشە حەبی گەورەم هەیە بۆ جەژن وەکو چۆن بۆ ڕەمەزان هەمە بەڵام موسڵمانی وا ئەبینی زۆر بە سەراحەت و ڕاشکاوانە بێزاری و بێتاقەتی خۆی لە بەرامبەر ئەو ڕۆژە گەورەیە دەرەبڕێ بەڕاستی جێگەی تێبینی نییە مەڕەوەڵە مامۆستا عەباس خۆی سەبەبەکەیشی چییە؟ سەبەبەکەی کە تۆ لە ڕەمەزانە نانی باین نەخواردووە ئێستا نانێکی قورسە خۆیت بە زۆری خەڵکی کوردستان ئێمە وازم خەڵکی سلێمانی بەگشتی هەروایە کە نانی بەیانیان چێشتێکی باشی خۆشی یعنی بەلەزەت لێنێن ئیترە وەختە پێویستمان بە شێفەکانیش نابێ بەڵێ قەیسەکەی تایە و بەڕاستی گەرموگوڕێکی زۆر لە خواردنەکانە هەیە و ئەمە واکات تۆ کە پیر ڕانەهاتووی لە ڕووی تەندروستیەوە نەوعێک لە وڕبوون و بێتاقەت بوون و خەواڵویی بوون بۆ تۆ دروستکە تا نزیکی نیوەڕۆ نیوەڕۆژ هەم ترنانێکی زۆرە خۆی یاچی بۆ ماڵان چکرێتێکی زۆر وەرەگری شەربەتێکی زۆرە خۆی ئەمانە بۆتە هۆی ئەوەی کە نەوعێک لە تەماڵی و خەواڵویی بۆ ئینسان دروستکە ئەمە مانای وانە کە تۆ جەژنەکەت لێ ببێزرێ بەڕاستی خۆی قورسە دیاردەیەکی جوان نییە کاتێک ماڵێک دەرگای داخا بەڕووی میوانەکان جوانە ئەو جەژنە یعنی بێت دەرگای هەموو ماڵێک کراوە بێ بەڕاستی من ناڵێم ساعت حەوت دەرگاکەت بکەرەوە یا مسلمانان با ئەوە بکەن بەلایانی کەمەوە ساعت نۆ بیکەرەوە جوانە باشە دەرگا داخی بەڕێ بڵێ شتێکی زۆر باشە و دوای نیوەڕۆکەی بە هەمان شێوە و من مامۆستا عەباس ئەم دیاردێش خراپەیسە لە دوای کۆرۆناوە هەستەکەی میوانی جەژن زۆر کەمی کردووە نەماوە ئەمەش دیاردێکی خراپەکە ئێمە توشمان بووە بەڕاستی ئێمە ئەم دیاردە جوانی کوردواری خۆمان زیینوکەینەوە جارێکتر من لەم شوێنەوەڵم بە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان بەڕاستی ساڵانی زوو چۆن بۆ ئاوای لێ بکەینەوە لە خواردنە لە میوانداریە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئێمە دوو جەژنمان هەیە جەژنی ڕەمەزان ئێمەدام ئەم دوو جەژنت هەیە چۆن ئەبێ وا ڕێزیان لێ بگرین مانای جەژن چێ مامۆستا عەباس مانای دەربڕینی خۆشیە سنەتەکە وایە تۆ ئەگەر خۆشی دەرنەبڕیت کەواتە جەژنی چیت کردووە فعلا تۆ لەوانەیە هۆکارێک هەبێت تۆزێت دڵی سارد کردبییتەوە ئەی ماڵ و مناڵەکەت ئەی کۆمەڵ هەر زۆر زۆر حەزیوانە و پێی خۆشەوە گەڕان و هەروەها سیلێ ڕەحم جارێتە تازا بێتەوە لەو چەند ڕۆژەیەەوە ماڵی دایکت باوکت براکانت خوشکەکانت خزمە نزیکەکانی مامۆستا وەکو جەژنی سەرکەوتن وایە بەڵ یعنی تۆ 30 ڕۆژ محارەبەی شەیتانت کردووە محارەبەی نەفست کردووە هیلاک بووی دوعات کردووە نزات کردووە پەرستش و عیبادەتت کردووە ئەی نابێت نەتیجەیەکی دیار بێ جەژنی سەرکەوتن مجێڕی بەڕاستی زۆر جوانم بەڕێبینەرە بە ڕێز و خۆشەویستەکان بەرنامەکەمان بەردەوامیە بێ لە ئێستاە ناوڕێکی ڕکلامی وەرەگرین و دوایی بەرە و کشان بەرە و بەربانگ ئینشاءالله لەگەڵتان ئەمێنینەوە لەگەڵمان بێت بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین
خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین، لای ئێمە دڵنیاتری. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی سیگەوهر. من زۆر شەدا خەمە سەر سی ئەو برا شێفانەش کاکشێک ناریمان ئەڵێ زۆر بە خەستیاڵەی سیگەوە ئەوەنە وتیان بە خەستیاڵی خەریکە لە دەستمان دەرەچێت. مامۆستا بابەتێک کە گرنگ بێ ئێمە لەم ڕەمەزانەیە زۆر خۆمانی لەسەر ڕابێنین و لە دوای ڕەمەزانی ئینشاءڵڵا بەردەوام بین لەسەریەوەیە کە غیبەتکردن و بەخراپە باسکردنی براکانمان و خوشەکانمان نەهێڵین، چونکە ئەمە خی گەورە بە هەموو شێوەیەک تحریمی کردووە، حرامە، یەکێک لە گوناهە گەورەکان. جا نازانم ئەکرێ هێشتیوان ڕوو بدا کە ئێمە لەسەرەوە ڕابین یان پێداگیر بین کە ئەم بابەتە کە بابەتێکی زۆر خراپە، زۆر خەتەرە. مامۆستا هەر سوورەتی حوجورات زۆر یەکێکە لەو سوورەتانەی کە ئەم دەرد و نەخۆشی دەرونیانە زۆر بە جوانی باسەکات. ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه. من بەسەرهاتێک واسی بەسەرهاتێک ڕشتێکم بیرکەوتەوە بدەم باسکەم منیش دانەیەکم لایە جەنابی باوکم خوالی خۆش بێ لەگەڵ مردووی حازریان کاتی خۆی لە کۆلێژی ئیمام عەزەم یا کۆلێژی شەریعە لە بەغا ئەیان خوێن هەفتاکان ئەم بەسەرهاتە زۆر جار باسیە کردووی گەڕایەوە ئەی فەرموو لە بەغا بووین لە کولیەی شەریعەمان خوێن مامۆستایەکمان هەبوو مامۆستا کوبەیسی مامۆستا نەدای ناو بوو دکتۆر نەدا دکتۆر نەدا لە قەبەکەی بۆ تەڵعاان محەممەد نەدا میسری بوو وتی ئەم مامۆسایە دەرسی تەفسیری پێوتین لە کۆلێژی شەریعە ڕۆژێکیان گەیشتینە ئەم سوورەتەی حوجورات وتی تەفسیرەکەی داخستوتی پێشەوەی تەفسیری ئەم سوورەتەتان بۆ بکەم بەسەرهاتێکی عجایبم لەگەڵ ئەم سوورەتە هەیە با بۆتان باس بکەم وتی ساڵانێک وەکو چۆن ئێستا محازرم لە بەغا ئاواش محازر بووم لە سوودان لە وڵاتی سوودان لە کۆلێژی شەریعی ئەوێم ڕۆژێکیان ویستم نامەیەکم نووسی بوو بیبم بۆ بەرید ئەو کاتە تەمان نامە هەبوو تەلەفۆن کەم بووە بیبم بۆ بەرید بینێرم بۆ مناڵەکانم لە میسر تەمانەمە لە سوودان بۆ میسر ڕۆژێکی گەرمی هاوین و زۆر گەرم بوو خەڵک بە دەرەوە نەبوو نیوەڕۆ بوو مش لە کۆلێژەکەمان ڕۆشتم و بەرەو بەرید ڕۆشتم کە ڕۆشتم بەسەر جسرێکا ڕۆشتم ئەم جسرە چۆڵ هۆڵ حتا سیارێکی بە کەمی لێوە هات بینیم کوڕێک و کچێکی زۆر گەنجی جوان لەم بەری جسرەکە ئاو بە دەمێک و یەساون و قساکەن مش لەم بەرەوە ئەڕۆم کە لەم بەرەوە ڕۆم هەر لە خۆ خەیاڵ و خەتەرەیەکم بۆ دروزوتم تۆ سەیری لە ناو ئومەتی ئیسلامیە و لە ناو وڵاتی موسڵمانە مسلمان وای لێبێت ئایسا ئەبێ مەوعیدی کۆ دابنێن ئەوێ بە تەمای چ گوناهێک ون بیکەن ئەبێ خەیاڵیان بۆ کۆ بڕوات ئەم شتانە بە خەڵا بێ ئەوەی سەیریشان کەم سەیرم نەکردن هەر ڕۆشتم تا گەشتمە ئاستی ئەمە من بووم ئەوە کوڕە گەنجەکە بوو لەگەڵ کچەکە کچەکە پشتی لە من بوو کوڕەکە ڕووی لە من بوو لەوێ بانگی کردوتی ئوستاز مامۆستا ئاوالام کردوتم بەڵێ وتی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم
أو آياتي سورة الحجرات إثم بل سرت آياتك يا أيها الذين آمنوا قوا أنفسكم يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم وإن هذه أختي. سبحان الله. يعني سبحان الله وتي أما آياتك طبعا وياك فرميت أي كسيك إيمان دارانا خۆتان پارێزن لە گومانی خراپ چکە بەشێکی زۆر لە گومانەکان یا هەندێک لە گومانەکان هەڵێ و نابێ ئەو گومانە بەرن ئەمەش کە لەگەڵمان ڕاوەستا و خوشکمە تۆ چ گومانێکە بر لەوێ تۆ بە چه خەیاڵێک هاتی هەستیان کردە بم مامۆسا باسی ئەوەی کردبوو وتوی ئەم کوڕە ئەوەنە ئیماندار بووە خۆی گەورە خستوێتێ دەڵی ئەهلی فەراست و ئەهلی کەرامەت بووە نە چۆن ئەزانێ من ئەم گومانە خراپم بردو خۆنە سەیرم کردوونە هیچ ئالی و ڕۆشتوم ئەڵێ ئیتر منیش لە تەریقیە مامۆسانە داوتبووی لە تەریقیە نەچووم ئەم لەولای ماچکەم لە دەستی ماچکەم بڵێم کاکەگیان خواجەزاو باتەوە گردن ئازاکە و خەیاڵە خراپم کرد لەگەڵ تۆوتی هەر جواب منیان ڕێک ڕۆشت بۆ بەریت هینەکەی غەزەکەی خۆم دانا جا مامۆسانەدا وتی پێش ئەوەی تەفسیری ئاەتەکانی سورەتی حجراتەوە بکاوتی ئەم مامۆسانەدا خراپەی ئێوە ئەم زۆنە خراپەی برد لەبەرەوە بینسە تەفسیری چی بۆ ئێوە بکەم لێرە بەڵێ جا ئەمانە کارەساتەکە ئەوەیە خەریکە ئاساییە بنەوە لای خەڵک گومان و گومانی خراپ و غەیبەت و باسکردن ینی زۆر سادە بوونەتەوە ینی لە کاتێکا گوناهی زۆر گەورن ئەشێ ببنەوە بخۆی گەورە فەرمی مصیبەتی گەورە لە ناو مسلمانان ماوسە ئێستا زۆر جار ماوسە عەباس لە سۆشیال میدیا لەسەر هونەرمەندێک لەسەر سیاسیەک لەسەر کەسێکی دیاری ئەم وڵاتە قسەیەکە کرێت یعنی تۆ سەیری ئەو هەموو کۆمنتە بکە چی ئەوترێت کەس لە تەحقیق کردووە ئاخر تۆ ڕێک ئەبی بە شەریکی ئەم بوختانە بەڕاستی ئەڵێ لەکوێ زانی دەڵێ لە فەیسبوک چییە ئەینجا کێ ئەڵێ ئەم قسە ڕاستە کی ئەڵێمە بە غەڕەزێکی سیاسی بە غەڕەزێکی کۆمەڵایەتی ئەم شتە نەنووسرا بەڕاستی ماوەسا ئێمە زۆر جار ئاگامان لە خۆمان نییە بە کۆمنتێک بە حتا بە لایکێک حتا بە گواستنەوەی ئەم معلوماتە شێرنا هەر بە گواستنەوەی تۆ هیچ لەسەر مەنایڵیت هیچی لەسەر نایە بەس لەگەڵ ڕفیقەکاندا من لە خەسخانەکەم تۆ جەنابە لە مەکتەبەکە دڵت ئەڵێ وەڵا بە فلان شت ئەڵێن لەسەر فلان هونەرمەند ئارشتی کیوان نووسراوە بڕوا ناکەم ڕاستیش بێ حتا تۆ ئەگەر ڕەدیشی بیت تۆ هەر زۆر خەتەر باسی چونکە ئەو کەسی گوێی لێیە ڕەنگە ئەو قەناعەت بکە کە ئەو شتەوایە لە گوڵستانی سعدیە شتی زۆر جوان هاتووە سەری زۆر جوانی تایە یەکیشیان باسی ئەم بابەتانەکە بابەتی غیبەتکردنەوە فەرمێ زانایەک لە شەوانی قەدرە مەجلیسێک هەموو دانیشتبوون کە شەوانی قەدر زیندوو بکەنەوە نیە دانیشین بۆ خێر و قورآن خوێندن و دوعا و پاڕانەوە وانە ئەڵێ تر مەجلیسەکە گەرم بوو چەند کەسێکی لێ بوو لەگەڵ زانا و کوڕەکەی کوڕی زاناکە ئیتر دایانە نیوە شەو ئەڵێ ئیتر بەرەبەرە هیلاک بوون ئەوانەی کە هاتبوون بۆ مەجلیسەکە هەمویان خەویان لێکەوت ئەڵێ کوڕی عالمەکە زاناکە بە باشی وت باوکە تۆ سێری ئەمانە ناکەی بەلای خۆیەوە هاتوون بۆ لەیلەتول قەدر شەو نوێژ بکەن دوعا بکەن بپاڕێنەوە لەگەڵ ئێمە ئەدانی بیچن ئێستا هەمویان خەویان لێ کەوتومە چۆن شتی وایە بێ ئەڵێ باوکیشی ڕووی تێکرد زاناکە و فەرمووی خۆزگە ڕۆڵە تۆش لەگەڵ ئەوان بخەوتی تایە و باسی ئەوانت ناکرد زۆر جوان ماوەسا عەباس من هەرچەند خەو نابێ زۆر بە دەلیل بەڵام لەوە ئەچێ 20 ساڵ پێشەوە بێ ئەو خەوم بینیوە زۆر عەجیب و سوبحان الله شەوێک ئەو مەجلیسێکی خزم و ئەها ڕەفیق و پورزا و کەس و کاری خۆت جاروا هەیە بە سوعبەتەوە بە قسەی سوعبەت و گەڕانەوەی شت و تووشی غەیبەت و تووشی ئەنواع شتە بی لەوێ یەکێک لەو شتانە باسی کەسێکمان زۆر کرد غەیبەت بوو خراپ بوو زۆر خراپ بوو باسمان کرد لەوێ شەو خەوتم سبحان الله هەر بیرم نەما خەوتم مامۆسا عەباس لە شوێنێکە شتێکیان پیشان نام بە حەیاتی بیرم ناچێت سبحان الله شوێنێک بوو یعنی شوێنێکی زۆر ناخۆش بوو زۆر زۆر پیس و خراپ بوو لاشەی زەلامێکی تیا بوو و جەنازەوا بوو ئەم لاشەیە باوەڕ هەبێ مامۆسا عەباس ڕەنگە 1 کیلۆمەتر بوو بێ ئەم جسمە یعنی 1000 متر ئەم جسمە گەورە بوو هەر هەمووی برژا بوو بۆ گەنی کردبوو منیان برد وتیان دەستکە بە خواردنی هەتا تەواو بێت هەر بە نەسی ئاەتەکە خۆی فەر سبحان الله یعنی ئیسەیش قەت بیرم ناچێ ئەو دیمەنە چەند ترسناک چەند قیزەون چەند بۆن لەبەرەوە بەڕاستی غەیبەت
شتێکی زۆر زۆر خراپە خی گەورە بمان پارێزە و خی گەورە لێمان خۆش بێت ینی بەڕاستی ئەمە ڕۆژانە تووشی ئەم حاڵەتانە ئەبین ینی تووشی حەسەد چی نەکردو بۆ خەڵکە مامەسا ئەنی تۆ سێرەکەی ینی حەسادت بە هەموو شتێکە برێت بە هەموو شتێکی خەڵکە برێت لەبەرەوە چارەسەری ئەمانش بەڕاستی ڕەمەزان ئەو فرسەتەیە کە بێت تۆ لەم نەخۆشیانە خۆت ڕزگار بکەیت دوای ڕەمەزان ئێمە هەوڵ بین نەچینەوە سەرم گوناهانە ئینشاءالله کاکشێخ ئێستا بابچینە لای شێفە بەڕێزەکان بزانین دوجار چیان ئامادە کردووە ئەگەر جناب هەروەکو چیتە ئەوێ و منیش بشم بۆ دوعاکان ئینشاءالله شتێکی باش ئینشاءالله هذا فراق بيني وبين السلام عليكم عليكم السلام ورحمة الله بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لەگەڵ بن چی لە لای شێفە بەڕێزەکان بزانین دوجار چیان ئامادە کردو ماندوو نەبن ماشەڵڵا سرم دارستانی دروستێ کردووە ئەمە چییە؟ ئەوە گوڵە ئەوە گوڵێک زۆر باشە کاک شێف دیار جان دۆخەواکەمان چی لێ هاو کوتای پێ هاو بەس بە بۆنی زۆر عجیبە زۆر خۆشە بۆنەکەی شتێت دروستکە چۆن هەستەکەی کە ئامادەیە کوڵاوە با بڵێ وەڵاهی تاقی هاوا لەگەڵ کوڵاو سەرکی گرنگ نییە کاک شێف چۆن بزانین کە کوڵاو چۆن بزانین کە کوڵاوە سا پێتەڵم ئادێ ینی ئاوات لێکردە بوو دیارە کەوایلەکەی هەستەکەی شەنا پەنجە داچیتە نایەوە کەواتە نەکوڵاوە تقریبی چەند بکڵێ باشە بە هەموو ئاگری کەس بێ ئیتر منەوە 20 دقیقە زیاتر لەسەراگرە ئەنی دوای تێکردنی هینەکان ئەجر ئەوە دەرچوە بەڵام زۆر خۆشە بۆنی عجیبی هەیە بە بۆنەکەی پێمانەڵە زۆر خۆشە دەستان خۆش بێ وڵات دیارە شتێکی جوان و ئەوەیە ئەوە جاترم تێکردووە دەستان خۆش بێ هەتەکەی ئاوەیەک بۆنیشی بکە بزانە چۆن وانە دۆخەوە هەی دۆخەوە شانەدار لە شانی دۆخەکەی هەورامە بەس ئەوان نییە بە ئەو گیایی کە من باسم کرد کاک شێف دیار هیوادارم ڕۆژێک تاقیکەیتەوە پێڵێن پسڵ لایەوە پێڵەن قسڵ پسڵ ئەبێ گەپڵی لای خۆمان نەبێ ئەگەر هین هەبوو خۆزگا بمتوانیای لە هەورامان بۆت بێنم کە ڕێم کەوت اینجا شێوازەکەشی هێن و تاقی کەرە وزانە چۆنە زۆر باشە چی تریشمان هەیە؟ سوپەکەشمانەوە تاوا ئامادە بووە ئەم سوپەر زۆر جوانە بەڕاستی دەستیان خۆی لە چی و چی پێکهاتە بوو؟ ئەوە کاک دەنیامەتی ئەوە شوفانە بە شوفان کردەوە گێزەرە پیازە دەرمانوشتی تیا بڵێ دەرمانی لەگەڵ وتمان زیرەی تیا لەگەڵ زەعتەرە بەڵێ شتەکانی تر بە تایبەت پیتزاکە ئامادەیەوە بزانین پیتزاکە ئامادەیە بڵێ ئامادەیە زۆر جوانیشە پیتزایشی گەورە و جوان و بەڵێ پیتزای مشەکەل بووە نیە مشەکەلە بڵێ مشەکەل یعنی هەموو شتێک بڵێ مشتەکەوتە مشتەکەل هەموو شتێک ینی قارچکە تەماتەیە تر گۆشتە مریشکەش خۆ ئامادە هەویرەکەش خۆم ئامادەم کردو هەویرەکە شتان پیشان بم هەویرەکە بڵێ ئەمە هەویرەکە بوو خۆم ئامادەم کرد بە شێوەیە ئەمە ئەگەر لێت زیاد بوو توانی هەڵیگری ئەتوانی هەڵیگری بڵێ چۆن هەڵیگری تا دوو ئەمە جوان سەری کەپسەکەی توێکێتە بەڕادەوە بەڵێ بۆ چەند ڕۆژ بۆ دوو ڕۆژ شێشەی نییە بۆ دوو ڕۆژ شێشەی نابێ بۆ شێوە هەویرە بڵێ بۆ دوو ڕۆژ شێشەی نابێ هەڵیگریت دووە ئەوە ساقەتە بێت ئەگەر من خۆمرە زۆر بەکار نانم کاک ئەباس خۆمرە زۆر بەکارنمێ زۆر خۆمرە بەکارێنێت سەقەتە بێت زوو سەقەتە بێت ئەی زەڵاتە و باخ و باخات و ئەمە زەڵاتەیەشی بەغدادیە زەڵاتێکی بەغدادیە لە بریتە لە نۆکی کوڵاوە تەماتەیە خێرە کاوە بەستان خۆش بێ سەرە خۆش بێ ئەمەش میوەیە ئەمەش شێشی بۆ ئیشتیها بۆ ئیشتیها بڵێ حقا قسمی لەگەڵا بەڵێ ئەم ڕازانم کەم بووتر دەستان خۆش بێ خوانەکەتان زۆر جوان و بە چێژ و بەتامە خواردنی شەرقی و غەربی تایە بەڵێ هەر بژین دەستان خۆش بێ بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان ئێمە لێرە کۆچایی بە ئەڵخەیە بجاری بەرنامەکەتان هێنین سپاسی دووبارەمان هەیە بۆ شێفە بە ڕێزەکان بۆ کاگعادری دەرهێنەر و هاوکارە جوانەکانی
بۆ برانی ئامادەکاری بەرنامە بۆ میوانە بەڕێزەکانمان کە وەکو مامۆستا شێخ وتی ئەمڕۆ میوانمان زۆر بوو زۆر خۆشحاڵ بوون بە هاتنیان لە چەمچەماڵەوە لە بەخشینەوە تەنها شتێک کە ما بێت و شتێکی زۆر گرنگ بێ بۆ ئەم ێوارەیە دوعاکانمانن دوعاکانی کاک شێخ دوعامان بۆ بکە ئینشاءالله ئێمە بەجێتان دێڵین و دەتان دێنە دەست کاک شێخ فاتیح و دوعاکانی لەگەڵ خۆی پەروەردگار خۆی گەورە دوعاکانی لێ قبوڵ کە ئینشاءالله ڕۆژووی و پەرچشی ئەوەش خۆی گەورە قبوڵی کە تا بێگەیشتنەوەیشی تر هەر شاد بێت دەستان خۆشمەوە سەحابەتیان خۆش زەزای خێرتان باتەوە ئینشاءالله ئەم ئێوارە زۆر مبارەکە چونکە ئەمڕۆژ هەر 27 ڕەمەزانە هەتا بانکی مەغریب بۆ دوایەوە چینە 28 ئێمە چەند ڕۆژێکی کەممان ماوە ئینشاءالله لەم ڕۆژانەیە دوعا و پارانەوە و زیکری زۆر بکەین خۆی گەورە مولای موفق بکە ئینشاءالله دەستی وەش خۆش بێ عەرەبی سەرکەوتو بن ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يا ربي خوايجا يا أرحم الراحمين أيو ذاتي كالرحم بزيد بوهمو مخلوقاتا كلا الدنيا يا الرحم بزيد برانبر بمسلمانو بنا مسلمانو بجيان لبرانو بدرندكانو بهموشتك يا ربي لم روج مباركانو لم كات بيروزانيا داواي زیادە ڕەحمت لێکەین بەزەیت پیامان نابێتەوە عەفومان کە و لێمان خۆش بە سەتری گوناهەکانمان بکە و دایپۆشە بە عەفوی خۆت مامەڵەمان لەگەڵا بکە چونکە لەم شەوانە و لەم ڕۆژانەیە ئێمە زۆرترین جارێکەڵێین اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا ربي خوايا بعفوي خوت قناها كان من بصر راوا بل يخوش بوني خوت ستري قناها كان من بكا تو ذاتك غفور رحيمي ذاتك اللي خوش بوي بو قناها كان مغفرت بكارهيني بەڵام عەفو زۆر گەورەترە عەفو شوێنەواری ئەو گوناهە نامێنێ لە ڕۆژی قیامەتە لە نامەی ئەعمالە شتێک نییە ناوی ئەو گوناهە بێ کە کردوتە نەنووسراوە لابراوە مەحو کراوەتەوە و سڕاوەتەوە خوای گەورەش ئاشکرای ناکات و پێت ناڵێ تۆ کە سەیری نامە ئەعمالەکان تەکەی بەرعەفوی خوایی کەوتووە لە شەوەکانی ڕەمەزانە پاڕاویتەوە یا ڕەب یا ڕەب یا ڕەب یا ڕەب العالەمین سترم بکە و عەفو بێنە بەسەر هەموو تاوان و گوناهەکانمان سڕاوەتەوە دوعاکەت قبوڵ بووە یا ڕەبی داوان لێکەین لەم شەوە مبارەکانەیە لەم کاتە پیرۆزەیە ستری گوناهەکانمان بکە و دایپۆشە و مەحوی بکەرەوە و بعفو مغفرة لخوشبوني خود بيسر لو يا رب العالمين يا ربي خواي ايما بنديتوين كري بنديتوين همومان بو بندايت يبا فخر شانازي ورازين يا ربي خواي تا سر بندايتي توبكينو بمان كبا عبدي الراس تقيني خوت يا رب العالمين تا نبينا عبدي هموشتك وهمو كسيك وەختێ ببینە عەبدی تۆ عەبدایەتی هیچ کەسێک ناکەین زیلەت و سەرشۆڕی لە هیچ کەسێک قبوڵ ناکەین بەس وەختێ بەندەی تۆ نەبین ئازاد نین بەندەی هەموو شتێکین و سەر لە شێوا و داماویشین بمان کە بە بەندە ڕاستەکانی خۆت ئیخلاسمان پێ ببەخشە دامەزراویمان پێ ببەخشە عاقبەت خێریمان پێ ببەخشە یا ڕەبی خوایە شادیەکانی ئیمان و ئیسلامەتیمان پێ ببەخشە دڵمان ڕووناکەرەوە بە نووری ئیمان اللهم اجعل في قلوبنا نورا
خوایە نوری خۆت بخەرە ناو دڵمان بیخەرە تەنیشتەکانمان تا بێ نور نەبین بیخەرە بەردەممان و سەرەوە و خوارەوە و هەموو لاکانمان نوری خۆت بخەرە ناو دڵمان یا رب العالمین بەو نورە لە دنیاە گەشتەکەین و ئەڕۆین و بەو نورە بەڕاستی ئێمە ئەژین و ئەو نورە خواردنی ڕۆحی ئێمەیە ئەگەر ئەو نورەمان لێ ببڕێ هیچ نین و هیچمان پێ ناکرێت ئەگەر نوری ئیمان فریامان نەکەوێت لە دنیاە سەر لێ شێواوە بین یا ڕەبی خوایە ئەو نورەش لە ناو گۆڕەکانە فریامان کەوێ لەسرە مەرگا فریامان کەوێ نوری خۆتمان لێ مەبڕە لە مەحشەر و لەسەر پردی سڕات لەو کاتانەی کە بە تەنهایی ڕێی مەحشەر لە تاریکستانێکە ئەگرینە بەر و کەسمان لەگەڵ نییە تا گەینە مەحشەر با نوری تۆمان لەگەڵ بێت یا رب یا رب یا رب العالمین عفومان کەولێمان خۆش بە لە دایک و باوکەکانمان خۆش بە کە وفاتیان کردووە ئەوانیان کەماون یا ئەرحەمە الراحمین یا ئەکرەمە الئەکرەمین عاقبەت خێریان کە سەقامگیریان کە لەسەر ئیمان ڕۆژ بە ڕۆژ ئیمانیان بەهێز بکە و دامەزراویان بکە یا رب یا ربی دایک و باوکانی خۆشەویست دوعا بۆ ڕۆڵەکانیان بە چاکە بکەن و بە خراپە دوعایان لێ نەکەن یا رب یا ربی دوعای چاکیان و دوعای باشیان لێ قبول بکە و هەر کاتێ ئەگەر دوعایەکی شەڕیان لە مناڵیان کرد یا ربی لیان وەرمەگرە و قبولی مەکە بەڕەحم و بەزەی خۆت إله العالمین یا ربی خوایە تەوفیقمان بە و هیدایەتمان بە تا فێری مناجات و زیکر و یادی خۆت ببین تا شەوق ببینین لە مناجات و زیکری تۆ تا چێژی لێ ببینین تا تەرکی نەدەین و تا دوای ڕەمەزان و هەموو مانگ و هەموو کاتێک جژنی سەرکەوتن بەسەر نەفسا بێت لە لای ئێمە هەموو کاتێک شەوی 27 بێت هەموو کاتێکمان شەوی قەدر و ڕۆژەکانیشی مانگی پیرۆزی ڕەمەزان بێت و هەرگیز سارد بوونەوە و کەم تەرخەمی ڕوونەکاتە ئیمانمان ئیمانمان لاواز نەبێ و ئیمانمان بەهێز بکە و دامەزراومان بکە هەموو خوشک و برا ئازیز و خۆشەویستانی ئێستا بینەری ئەم بەرنامەن هەردوو ئاوپارانەوەیکیان هەیە هەر تکایەکیان هەیە لیان وەربگرە لە پێش هەموو تکاکانیان یا ڕەبی عاقبەت خێریان کە یا رب العالمین سفرەی معنەویان پڕ لە معنای خۆت بکە یا رب پڕ لە دوعا و نیزا و پڕ لە گیرابوونی کردەوە چاکەکانیان و پڕ لە ئامینی فریشتەکان بکە سفرەی مادیشیان پڕ لە نیعمەتەکانی خۆت بکە یا رب یا ربی کێشە و مشکلە لە ناو خێزانەکانە نەمێنێ ئەوانەی کە کێشەی خێزانیان هەیە خوای گیان فریان کە و کێشەکانیان نەمێنێ ئەوانەی قوتابین یا ئەرحەمە الراحمین خوێنکارن دوای مانگی پیرۆزی ڕەمەزان و دوای جەژن دەسەکەن بە ئیمتیحان خۆیان سەرکەوتویان کە خۆیان عاقبەت خێریان کە خۆی ژیان ئیمانیان بپارێزە دینیان بپارێزە علمیان بپارێزە صحەت و لەشساغیان بپارێزە عاقبەتیان بپارێزە یا رب العالمین دوعای دایک و باوکەکانیان قبول بکە دەربارەی ڕۆڵە و مناڵەکانیان یا ئەرحەمە الراحمین یا ئەکرەمە الئەکرەمین ئەوانەی ژیانی هاوسەرەتیان دروست نەکردەوە بە کەسی باشیان بگەێنە ئەوانەی هیدایەتیان نەدراوە یا رب یا رب یا ئەرحەمە الراحمین هیدایەتیان بە یا ربی خوای گیان ئەوانەی ڕۆشنایی هیدایەت نەچۆتە ناو دڵیان هیدایەتیان بە یا ربی بەبێ ئیمانی بەبێ دینی نەخۆمان و نە هیچ کەسێ نەگەڕێنەوە بۆ لای تۆ یا رب ئامان یا ئەرحەمە الراحمین بە ئیمانی کامڵەوە بمان گەڕەوە بۆ لای خۆت بە عاقبەت خێری و بەڕ و سووری و بەسەری بەرزەوە بمان گەڕەوە بۆ لای خۆت یا ربی خوایە بە حەڵاڵ و پاکەکان بمان ژێنە و هەرگیز توخنی حرامەکان نەکەوین هەرگیز پارێ حرام شیرین نەبێ لامان یا ئەرحەمە الراحمین یا ربی خوایە هەرگیز کردەوەی حرام شیرین نەبێ لە لامان إله العالمین بمان پارێزە لەم جەنگەڵستانی کە پڕ بووە لە حرام و حرام زادە یا رب العالمین بمان پارێزە لەو خەڵکەی کەوا حرامە خوات و ئاسایشیش ئەکاتەوە هي من يكات اعتيادية بلا لا يا رب العالمين بلام هرجيز اعتيادينا بلا لا يمك حرام بخوين يا أرحم الراحمين خوما بصري لوي ديناري كي شبه بشيت جيرفان من يا رب إخوة بمان بارزة لحرام كان رولا كان يشمان بارزة آسايشي مالا كان بسرا وبآسايشي حلال خوري لمالا كان يا رب إخوة جان أمة ملة كمان ورياكرة ولا باري حرام لمعاشي حرام لهرشتك حرام بيتوري بقري يا رب العالمين توفيق من بو هداية من با
دامەزراومان کە و ئیمانمان سەلامەت کە عەفومان کە و لێمان خۆش بە ئێمە بەندەی تۆین یا ڕەبی خوایە ئەگەر ئەم سەعاتانە وەرمان نەگریت و عەفومان نەکەی چاوەڕێی چی بکەین یا ڕەبی خوایە گیان غەیری تۆ کەسی کەمان نییە لێی بپاڕێنەوە عەفومان کە و لێمان خۆش بە لەم شەوە مبارەکانەیە قبوڵ کردبین یا ئەرحەمە الراحمین شەوی قەدرە بە نسیب کردبین ئەم دوو شەو و سێ شەوەی تریش کە ماوە یا ئەرحەمە الراحمین بە نسیبمانی بکە و فریامان کەوە یا ڕەبی خوایە ئێمە بەندەی تۆین وەرمان بگرە یا ربی لخوشویستانی تو بین اله العالمین یا ربی لمحبان و نزیکانی تو بین هرگیز دورمان مخره ولا خود برگی دوری تو ناگرین یا رب العالمین برگی دوری تو ناگرین اله العالمین برگی دوری تو ناگرین یا کریم یا کریم یا الله اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا ربي خواي جان همون برا عزيز وخوشويستاني لم كان الله كاركن ولم استوديا ماندوب بن بهوي ام ماندوبوني ام برنامج يا رب العالمين سرفرازي دنيا وقيامتي انك ودعاء كان ينجيرابك هم لا يكمن عفوك وسرفراز منك هم بينران وبيسراني خوشويست يا ارحم الراحمين دعاء كان ينجيرابك وريان بقرو عفو يانك وعفو مانك يا رب يا رب يا رب يا رب العالمين آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين